وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بوون. بەردەوامین لە بەرپاکردنە دادگاهە قیامەتیان هەڵەبجە دادگاهە 26 بە بەشداریە مامۆستا محەممەد ڕەوفە سەنگسەری بە عنوانە نازر و شاهدێکی ئەو زەمانە لە دەرەوەی بازنەکەی هەڵەبجە. یعنی نەوەکو کەسێک کە لە ناوە خودە شارە هەڵەبجە بووگەوە تەجروبەی شیمیایەکەی کردە، بەڵکو بە عنوانە هەڵاتوویەک لە نیشتمان و لە سەرزەمین جێگیر بوو لە ژێرە دەسە دەوڵەتە ئانوسیە جوولەکەیە ئێرانی و ئەو خەریکە لە دوور و لە نزدیک و ئەم قەزایات تەعقیبەکە. بۆیە ئەمشەو ئێمە لە زاویەکی تر و ورود دەکەین بە بەحسە و ماجەرایە قیامەتیانە هەڵەبجە. من سەرەتا گەر بتوانم مامۆستا محەممەد ڕەوف بانکەم و ئینڤایتیان کەمە ناوە دیبەیتەکە. ئەگەر بتوانم سپێڵە ئایدیەکەیان دروست بدۆزمەوە. من متعسفانە کاک محەممەد ڕەوف نادۆزمەوە کە ئینڤایتیان کەمە تەشریفیان هاوردگە. بەڵێ تەشریفیان هاورد. مامۆستا محەممەد بەخێر بێن، وەختتان وەخێر. زۆر سپاس کاکەیمان، مەمنون. هەموو کاتان باش. بژین دەنگتان تۆزێک کستێ، ئومیدوارم کە باشتر بوێت. ئێمە عادەتەن لە دەستپێکە ئەکسەریەتە ئەم دادگانە کە تریبوناڵێکی مەردەمیە بۆ کردنەوەی ئەبعاد و زەوایایە فاجعە و جینوسایدە هەڵەبجە مقدمەیەک تێن. منم شۆ بەخاتری ئەوەی کە درەنگان بوو وەختە ئێوە فرەتوری کێشا سعی ناکەم کە مقدمەیەکی توولانی بێن، بەڵام گەرەکمە مقایسێ بکەم لە نێوانە ئازادی و مەرگە ئینسانە ئازاد و مەرگە خائن. هەر بۆیە لە ئەحمەدە شاملوو شعرێکە خوێنمەوە کۆتاه ئشاراتێکی پێیەکەم کەم کە واجب بێت لە وەسەهیم بێت لەم شەهادەتە و ئەم گەواهە تاریخیە ئێوە یا ئەم وەزیفەیە تاریخی و وجدانیە ئێوە کە بەشدار بووگن. مردم مەسلوب دیگر بار به خود آمد، درد موجا موج از جریحه دست و پایش به درونش میدوید. مردم مەسلوب مەسیحە کە ئەو وەختەی ئەیوەن بیدەن لە سەلیب دوای ئەوەی کە شکنجەیەکی فرە کریاگەوە تاجێک لە خار نریاگە سەسەری، چون یەهودیان معتەقد بوون کە پادشاه یەهود تێت، یعنی ئەوان ماشیع یا مەسیحیان بە پادشاه یەهود ئەزانی و یەهودیان مەسیحیان مەسخەرە کرد، مەسخەرەیان کرد و تاجێک لە خاریان دروست کرد و کردیانە سەر مەسیحێک لاشەی شەلاقی خواردبوو و پاشان سەلیبەکەی کە ئێشێ مەسیحیان بکێشایە قەی دایان بە کۆڵە مەسیح و بە خیابانەکانە و شەلیم تاکێ و جوردتا کێشایان بە کۆڵە مەسیح و مەسیح لە نێوانە خوێن و زەجر و دەردا خەریکە لەبەرە خۆی بولینگەکە. تەسویر ئەوەڵ تەسویر نیشاندان مردە مەسلوب یا مەسیحە. در حفره یخزده قلبش در تصادمی عظیم منفجر میشد. با زرخش چشمک زن گدازه ملتهبش ژرفای دور از دسترس درک او از لامتناهی حیاتش را روشن میکرد. مسیحی که هیچ درکی نبود، لەوەی کە
لەکوێ و چۆن بە لامتەناهی بوون ئەگات لە تەناهی دەرئەچێت یعنی بە جاودانگی ئەگات و ئەم وجودەی لە خۆی نەئەناسی و ئەم دەردە و ئەم زەجرەی کە لە وجودیا هاتە دەرۆ خەریک بوو بەرەو ئەوێ هەدایەتی ئەکرد. دیگەربار نالید پەدەر ئەی مهربی دەریغ. ئەم جارە مەسیح هاوارەکە لەخوا و ئێژێ پەدەر ئەی مهربی دەریغ، چەنان کە خود بدین ڕساڵەتەم بەرگزیدی چونین تەنهاویم بە خود وانەهاودی. تۆ منت بەم ڕساڵەتە هاورد بۆ وا منت بە تەنها هێشت. مەرا تاقەتە ئین دەرد نیست، من ناتوانم ئەم ئێشە بکێشم. ئازادم کن ئازادم کن ئازادم کە ئازادم کە ئازادم کن ئەی پەدەر ئازادم کە ئەی پەدەر. بە دەرد ئۆریان تۆندەروار در کەحکەشان سەنگینە تەنەش از آفاق تا آفاق بە نعرە دەرآمد و ئێش ڕوود لە کەحکەشانی قورسی وجودیا لەم ئافاق لەم ئاسۆ تا ئەو ئاسۆ هاواری کرد. بیهودە مەگووی کە ئەنەهوو خوا خەریکەتێکیا قساکە، خواتێکیا خەریکە قساکە. بێهودە مێژە دەستەمەن ئاون است آن که سلطنت مقدرت را بر خاک تثبیت می کند. دستی من ئەوەسە کە سەڵتەنەت تۆ بەر ئەم سەرزەمینە تەثبیت ئەکا. جاودانگی است این تۆ بە جاودانگی ئەگەی کە در جسم شکننده تو می خلد. ئەم ئێشە ئێشە جاودانگیە کە لە جسم زەعیفە تۆ خەریکە تەکانە خوا تا نامت ابدالآباد افسون جادویی نسخ بر فسخ اعتبار زمین شود. به جز این راهیت نیست با درد جاودان شدن تابار ای لحظه ناچیز. لەگەڵ ئەم دەردە جاودانگیە تحمل کە ئەی چرکەساوتە ناچیز بێچیز. و در آن دم در بازار اورشلیم ئیستا ئەڕوات بەرەو بازار اورشلیم کە یەهودا و ئەسخەریوتی ئەلعازر لەزەراس ئەو کەسەی کە مەسیحی فرۆشت بە 30 سکەی نوقرە. ئیستا ئەمە دیمەنێک بوو لە مەسیحیدا و مەسیح خەریکە بەرەو جاودانێکی ئەڕوا و لەشی نایی کێشێت. ئیستا ڕواتە سراغە یەهودایە کە مەسیحی فرۆشت خائن. و در آن دم در بازار اورشلیم به راسته ریس بافان پیچید مرد سرگشته. لو لحظه لبازار اورشلیم لو جێگە وا گورێز ئەفرۆشن ئاغای خائن خەریکە ئەڕوا پێی ئێژێت مرد سرگشته ئەو کەسەی کە ڕێگاوی ون کردەگە. لەبان تاریکش بر هم فشرده بود و چشمان تلخش از نگاه تهی. لێوەکانی تاریکی بردووە ناو یەکتری و چاوەتاڵەکانی لە تەماشاکردن خاڵی بوون. پنداری بە ئەعماق تاریک دەروونە خیش مینەگەریست. پێت وا بوو کە خەریکە ئەنوارێتە ناوە دەروونە تاریکە خۆیە. ئەم ئینسانە خائنە در جان خود تنها بود، لە گیانە خۆیان تەنها بوو. پنداری تەنها در جان خود بە تەنهایی خیش میگریست. لە گیانە خۆیان بە تەنهایی بۆ خۆی ئەگریا. ئینسانە خائن یەهودا و ئەسخەریوتی. دوباره ڕواتە سراغ مەسیح. مرد مصلوب دیگر بار به خود آمد. جسمش سنگین تر از سنگینای زمین بر مسمار جراحات زنده دستانش آویخته بود. دوباره مسیح لو بهوش بوون هەستاوە لەشی بە قورسایی زەمین بوو و دەستە زیندووەکانی بە مێخ کوترا بوونە قەی سەلیبەکە و خاچەکە. سەبکم کن سەبکسارم کن ئەی پەدەر، سووکم کە سووک باڵم کە ئەی پەدەر. وەخوایژێ بگذار از این گذرگاه درد، یاریم کن یاریم کن یاریم کن. لەم دۆڵ دەردە تێم پەڕێنە، یارمەتیم کە یارمەتیم کە.
و جاودانگی رنجیده خاطر و خار بە خاترەوەی مەسیح دەست هەڵ ناگرێت لەم تحمل لەکردنە دەردە در کهکشان بیمرز درد او به شکایت سر به کوه اقیانوس می کوفت نعرکشان که یاوه منال ناراحت بودم رفتاری که مسیح کردی ولأم منیتی که استهات سراغ مسیحا وتی یاوه میجه ورینگمکه تو را در خود می گوارم تو حلک مناو خوام من تو را در خود می گوارم من تا من شوی تا وکو من لیبید جاودانه شدن را به درد جوید شدن تاوار جاودانگی به عیش هجوین طاقت بیره و در آن هنگام برابر دکه ریس فروش یهودی دوباره چون سراغ یهودای اسخروتی خائن لەگەڵا دوو دیمان است ئینسان ئازادێ وەکو مەسیح کە لە تاو دەرد تحمل دەرد ئازادیە زەڕە زەڕەی وجودی خەریکە ئێشید بەعزێ مەواقع تەردید ئەیگرێت ئەمە لە قورئانیشا هەست پێغەمبەر ئیسلام بارهای بار شەک و تەردید ئەیگرێت و خوا جوابی ئەداتەوە لە قورئانە عیسایش لەسەر سەلیبە و لە وەختێک کە بەرەو سەلیبە چوو شەک ئەیگرێت کە بۆ تۆ تێڵیت بۆ تۆ تێڵیت وام پێ بکەن ناتوانم تحملم کە ڕزگارم کە بیبڕە و ئەویشیجە ساکت و تۆ ئەم دەردە ئێشێ بکێشی تا بە جاودانەگی بێ لە نەگاهێکی ترا یەهودای ئەسخەروتی ئەوەی وا مەسیحی فرۆشت بە 30 دانە سکەی زێو خەریکە سەرگەردان لە بازاڕی گورێز فرۆشەکانی یەهودیەکانی ئورشەلیمە تێئەپەڕێ و ئەگا بە گورێز فرۆشێ گەرەکی گورێز هێبسێنێت خۆی پێبەخنکێنێ و در آن هنگام برابر دکه ریس فروش یهودی تاریک ایستاده بود مرد تلخ انباوچه سیپاری نقره در مشتش تاریک وستا بود پیا و تاو و کیسه سیپارچه زیوی لناو دستا بود حلقه ریسمانی را که از سبت برداشت مقاومت آزمود او گریسهی که لناو سبتێک بوو هەڵی گرت تاقی کردەوە بزانێ چه نێخاسە و ئەنباوچەی نفرەت را ئیستە کیسەی پوور بووە ئەنباوچەی نفرەت وە کیسەی نفرەت بە دامن مرد یەهودی پەرتاو کرد مرد تلخ ئەو پوڵەی فڕەدا باوەشە کاورای یەهودی بە ئەهانەتێک و بە یەهودیەت بە یەهودی بوونەوە ئاغا و ئەو ئەنباوچەیە نفرەتە کە ئەو حازر بوو لە پێناویا مەسیح و حقیقت بدا بە کوشتن از لجههای سیاه بیخیشی برآمد دیگر بار سایه مسلوب ئەم دەحفە مەسیح لە منیەت دەرتێت و بە سایەی مەسلوب بانگیەکە بە ئەبەدیەت میپەیوەندم بەخۆی ئێژێت لە منیەت دەستی هەڵگرت مەسیح لە تەردید دەستی هەڵگرت من آبستن جاودانگیم جاودانگی آبستن من آوس جاودانگیم و جاودانگی آوس من فرزند و مادر تو امانم من ڕۆڵە و دایک لەگەڵ یەکام من ئەبۆ ئبنم باوک و کوڕم مرا با شکوه تسبیح و تعظیم از خاطر میگذرانند و چون خواهند نامم به زبان آرند زانوی خاکساری بر خاک میگذارند ئالەگرا مەسیح غرور دووبارە ئەیگرێت دووبارە مەسیح لە تەردید و بە غرور چوو ئێستا ئێژێ من خۆم جاودانم خۆم خواویشم خۆم کوڕیشم خۆم دایکیشم خۆم ڕۆڵەیشم و لە بەرامبەرا وەختێ ناو من تێرم چۆک دادەن و درد در جان سایه به تبسمی عمیق شکوفید و ئێشیش حتا کەوتە ناوە ئەم سێبەرە چون لەگرا غرور بوو لەوێ تەردید بوو لەگرا غرور مرد تلخ کە
که بر شاخه خشک انجیر بنی وحشی نشسته بود، سری جنباند با خود گفت: یهودا اسخروتی چو ژیر وچ دار هنجیرکی وحشیاو سرێکی تەکاندا و وتی: چونین است ئاری وابووگە ئەرێ میبایست از لحظه از آستانه تردید بگذرد و به گستره جاودانگی درآید. زایش دردناکی است اما از آن گریز نیست. نشه لم لحظه تردید دربێت تا بە ئەم زان دردناک بگات تا جاودانه بوێت. بار ایمان و وظیفه شانه میشکند. بار ایمان و وظیفه شانه اشکێنێت. مردانه باش پیاگوه. حلقه تسلیم را گردن نهاد و خود را در فضا رها کرد با تبسمی. لەگرا خائن لەو لەحزە کە گەرەکی و خۆی بکوژێ شەکی نەکرد. یەهودا ئەسخەروتی وەلێ مەسیح بەرسەلیبە هەم شەک گرتی هەم غرور. و ئەو بە پێکەنینێک و بێ تەردید یەهودا خۆی خنکە. شبح مسلوب به نجوا گفت: جسمی خرد و خونین در رواق بلند سلطنت ابدی، اینک منم آن شاه شاهان. حکم جاودانه فسخم بر نسخ اعتبار زمین. درد و جاودانگی به هم در نگریستند. درد و جاودانگی تماشای یکتریان کرد. پیروز شاد و دست در دست یکدیگر نهادند و شبح مسلوب در تلخای سرد دلش اندیشید. کەواتە دەرد و جاودانگی دەستیان خستە ناو دەست یەکتری. ئەما بە نزدیک خیش چه ئەمەن؟ ئەبەدیەت شرمساری و سەرەفکەندگی، ڕەوشەناوی مەشکوک من از فروغ آن مرد اسخریوتی است که دمی پیش به سقوط در فضای سیاه بی انتهای ملعنت گردن نهاد. روشنایی مشکوک من لفروغ کیه؟ لفروغ یهودای اسخروتیه، لچرای یهودای اسخروتیه که لحظه کی پیشتر لفضای کی تاریک و بی انتهای لعنتا غرق بوو و ملی پێدانیە. یعنی ئەو چارە و ئەو کارەی کە گرتبووی مەسئولیەتەکەی گرتە ئەستۆی و خۆی چووە ناوە سیاهی و عەزابە هەمیشەگی. بەرتر از ئەب و ئێبن بە ڕوح القودس. یعنی ئەو یەهودا لەم تیکە کە لە خیانەتەکەیا کردی بێشکتر بوو لە مەسیح کە چوو بەرەونا و مەسیح ئیستا خۆی قیاس ئەکا لەسەر سەلیبە کە غرورەکەی بکوژێت. پیش از آن که جسمش را فدیه من و خداوند پدر کند، فروتنانه به فروغ شدن تن داد تا کفه خدای ما چنین بلند برآید. نور ابدیت من سر به زیر در سایه سار گردن فراز شهامت او گام برخواهد داشت. لەگرا گەرەکێ بێژێ ئەوەی کە خائن بوو و خیانەتەکەی قبول کرد و مەسئولیەتە خیانەتەکەی گرتە ئەستۆ بوو بە باعەسە سەرفەرازیە من. ماهی تلخ کوتاه و تلخ سر خارازین شبح به سینه شکست و مسیحیت شد. کامیاب و سیر درد شتابان گذشت و درمانده و حیران جاودانگی سر به زیر افکند. زمین بر خود لرزید، طوفان به عصیان زنجیر برگسست و خورشید از شرمساری چهره در دامن تاریک کسوف نهان کرد. زیر خاک پشته خاموش سوگواران به زانو در آمدند و جاودانگی سربند سیاهش را بر ایشان گسترید.
خب من مقایسە کە کردم بە ئەحمەدە شاملوویەکی زوانە فارسیوە بە داستانە مەسیحەیە کە ئەم گزارشە خۆی لێ ئەدات گەرەکم بوو متەوجه کامە مەسئولیەت مەسئولیەتە ئەوانەی وا گەرەکیان ئازاد بوون و ئینسانە مخەیر بوون و باوەڕ ئەم ئازادیە سەنگینە حتا شخصیەتێکی وەکو مەسیح بە تەردید ئەخا شخصیەتێکی وەکو مەسیح تووشە غوروریش ئەکا ئەما خیانەتی شەهامەتی گەرەکە هەڵیگری نکتەیە مهمە من ئەوە بوو ئەوانەی کە خائنانە بەم ئومەتەنە ئەوانەی کە جەنایەتکارانە تاریخن و جەنایەتە بەر عەلەیه بەشەریەتیان کردە ئەو وەنە غیرەتە یەهودا ئەسخەروتیان نەبوو یەهودا ئەسخەروتی ئەلا ڕەقم ئەوەی کە ماچە مەرگی کرد مەسیحی بە قیمەتێکی بچووک فرۆش لەگەڵ دەروونە تاریکە خۆیان نەیتوانی کەنار بێت و بە هەڵقاویزکردنە خۆی بە عیلمە بەوەی کە بەرەو تاریکی ئەڕوا هەتایە ئەو شەهامەتەی قبول کرد و ئەو کارەی کرد دادگاهە قیامەتیانە هەڵەبجە نەک بە تەنها ڕوو لە مەردم ڕوو لە خەڵکی کوردەوار خەریکە ئەبعادە مختلفە ئەم جنایەتە ڕۆشن ئەکاتۆ تا ڕای گشتی بڕیارە خۆی بدا بەرامبەر بە جنایەتکاران بەڵکو لەم وەسەتە ئەوانەیشە کە خائنن وەکو ئەسخەروتی بەڵکو تەکانێ بخوان بەڵکو ئەوەنە خیرەت ئەوەنە جەوهرە ئینسانی کراسێک لە باڵای یەهودای خائنە ئەسخەروتی دادڕن فەرموون مامۆستا من خۆشحاڵم بە بەشداریتان ئێمە تا ئێستا هەر کەسێک بەشداری کرد خۆی لە فاجعەی هەڵەبجا بووکە ئەما ئێوە زاهرەن ئەو وەختە لە هەڵەبجە نین وانە جێگەیەکی ترا دەردە ئێوە زووتر دەستی پێکردگە دەردە ئاوارەگیە کەس کە لە ئیمتدادا هەمان جینۆسایدە و من خۆشحاڵەوەم کە ئەنچێک کە ئێوە مشاهدەتان کردگە بە وردی ئشارەی پێ بکەن تاوەی کە وەختتان ئجازەتان پێ ئەدا و شەکەت ناون و ئەزیەت ناون فەرموون کاک محەممەد بەڵام کاک محەممەد سەرەتا خۆتان بناسێنن لەبەرەوەی ئەمە تۆمار ئەکرێت ئارشیڤەکرێت سەرەتا خۆتان بناسێنن تا خەڵکی بزانێت سپاس بۆ جەنابەت بۆ بەرنامەکەت بۆ خەمە گەورەی کە هەڵت گرتووە خەمی مرۆڤە پێش هەموو شتێک دوایی خەمی نەتەوەیەکە کە لە بابەتێکی تایبەت بە جینۆسایدی هەڵەبجە بەرجەستە ئەبێ سپاس بۆ ئەو بەڕێزانش کە ئێستا سیر ئەکەن و جۆمان لێ ئەگرن و بە خێراتنی منیش و من ناوی سیانیم کە ئەوە جگەرەکەی جاناویش دەستی پێ کرد ناوی سیانیم محەممەد ڕەئوف محەممەد تەوەلودی 1961 لە هەڵەبجە ژیاوم لە هەڵەبجەش گەورە بووم و لە هەموو نەهامەتیەکانی هەڵەبجە شابووم و هەرگیزیش جێم نەهێشتووە هیچ ناخۆشیێکی هەڵەبجی نییە نەمدی بێ بەس قەدەرەن ئەو کاتێک کە کیمیایی بوون لەم کاتە لە دەستی بەحەس ڕاماکرد بوو 3 مانگ پێش کیمیاوی تقریبا فترێک پێش کیمیاوی ئێمە ڕۆشتینە هەڵەبجە لە هەوڵی دەستگیرکردنمان لەلایەن حکوومەتی بەحسەوە بەردەست نەکەوتین و گەشتینە ئێران بەنیسبەت خۆناساندن ئەگەر شتێکی زیاتریش پێویست بکە پرسیارکەی جوابت ئەدەمەوە ئەگەر هەر ئەوە نەبێ بەڵێ هەرەوەندە کافیە جارەیە کاک محەممەد ئەدامە بدەن تێنە سەری من هەرزگاهێ لە ناوی فەرمایشاتی جناب تا هەم پرسیار ئەەکەم هەم ئەگەر واجب بێت تەکمیلیەکی تێخم ئەوە عادەتی دادگاکە وایە ئەم تریبوناڵە لە مقدمە لە پێشەکی ئەم بابەتە جنابەت حەزەکەی من باس لە هەڵەبجە بکەم دوایی بێنە سەر تەفاسیل بەڵێ فەرموون هەر جۆرە پێتان خۆشە ئەوەی کە ئێوە خۆتان بە مهمی ئەزانن بفەرمونون لە هەر کوێکا کە عەرزم کرد واجبە سوالێ بکەین یا تەکمیلیە بخەینە سەری تێنە سەری ئەگەرەکتانە کورتە تاریخێک بلنگاهی خۆتان و لە هەڵەبجە بدەن هیچ ئیرادێکی نییە بە غنای بەحسەکە کومەکەکە هەڵەبجە ئەگەر زۆر
زۆر کورتی کەینەوە لە چەند مێحوەرێکە چیرۆکی تراژیدیای هەڵەبجە لە تاوانی دژ بە مرۆڤ و دژ بە هاوڵاتیوە دەست پێیەکە بە پاکتاوی ڕەگەزی کۆتایی دێت بە 5 قۆناغ بە 5 مەرحەلە لە تاوانی دژ بە مرۆڤ دەست پێیەکە بە پاکتاوی ڕەگەزی کۆتایی دێت. قۆناغی یەکەم لە ساڵی 1963 ئەو کاتە من 2 ساڵ تەمەنم بوو و لەو کاتە شار لە هەڵەبجە بووین، ماڵمان لە هەڵەبجە بوو. زەعیم سدیق کە ڕئیس وزەرای و کاتی عێراق بوو هەڵە کتێتە سەر هەڵەبجە و تۆپبارانی ئەکا ڕەشەکوژی، نە ئەوەی بڵێ شوێنێکی محەدەدی دیاری کردووە بڵێن چەکداری تایە یا شۆڕژێڕی تایە پێشمەرگەی تایە، هەر ڕاستەوخۆ لە دەرەوەی شار بەرەو ناو شار بەر هەرکوێ ئەکەوێت. دوایی تایەتە ناو شاری هەڵەبجە، بازاڕی هەڵەبجەش بەشێکی گەورە لە بازاڕی هەڵەبجەش ئەسووتێنێ، وار کەسێکیشی بەردەستکەوێ درێغی ناکا لە عەزێردانی. لە قۆناغی دووەم 26/4/1974 هەڵەبجە جارێکی تر ئەکەوێتە بەر شاڵاوی چەکی ناپاڵم، چەکی کۆکوژی ناپاڵم، و لە 7 شوێنی ئەو شارە کە من لەو کاتا پۆلی 6 سەرەتایی بووم، تۆپباران ناپاڵمبارانی هەڵەبجە ئەکا بەو نیەتەی لەبەرەوەی لە 6 شوێنی جیاوازیدا تا کەسی لێ دەرنەچێ یا زۆرینەی خەڵکەکە بکوژێ، خەڵکێکی زۆر شەهید ئەبێ، خەڵکێکی زۆریش ئاوارە ئەبێ، دەرەنجام شار چۆڵە بێ بۆ ماوەیەکی درێژخایەن و بەشێکی ئەڕوا بۆ ئێران و بەشەکەی تری بەشێکشی ئەچێ بۆ سلێمانی، ئەوی تریشی بەناو گوند و گوندەکانی دەوروبەری هەڵەبجە بڵاوە ئەکەن. تاوانی هەڵەبجە لەو کاتا تەنها ئەوە بوو کە لانکەی تقریبا ئەتوانین لە مەنتیقەی سۆران، مەنتیقەی سلێمانی لانکەی سەرەکی شۆڕش بووە لە کاتی شۆڕشی ئەیلوولە. قۆناغی سێم ساڵی 1984 لە تراژیدیەکانی هەڵەبجە، لە تاوانەکانی دژ بە مرۆڤ و هەوڵاتی هەڵەبجە ئەوەیە کە ئێران بە چەکی بە ڕۆکێت بەو چەکانەی کەوا بەجارێک 40 دانەی ئەتەقان ساڵی 84 چەند جارێک ئەو شارەی داوەتە بەر ڕۆکێت لە دزڵی و ئەیتەقان. ئیتر هەندێک جار هەر هەڵەبجەیەکان ڕاهاتبوون لە سەرەتاوەیان و هیچ نییە حەنەبە، یعنی تۆ ڕۆکێتەکان لە مەنتیقەی حەنەب کە گوندێکە 3-4 کیلۆمەتر لە هەڵەبجە دوورە لەوێ ئەدا. دوایی زیاتر قورسی کرد لەو کاتە لە دانیشگا بووم لە بەغدا، لەوێ لە ئەمان خوێند، هاتینەوە وتیان هەڵەبجە دراوەتە بەر ڕۆکێتی زۆر ناڕەحەت، بەڵام هەر بە شێوازێک لێیدا کە شارەکە چۆڵ بکرێ و حەزێکێکی زۆری شارەکە بدا. لە نەتیجە شار چۆڵ بوو بۆ ماوەی چەند هەفتەیەک، ژیانی تیانەما، گوزەرانی تیانەما. بەچی کۆتایی هات؟ بەوەی کە ناحەی سیروان کە ئەکەوێتە 5 کیلۆمەتری خواری هەڵەبجە، لەو خەڵکەی کە ڕایان کرد بوو لە ترسا نزیکی 200 نەفەرێک بە ژن و مناڵ و پیر و پاککەوتە و گەنجەوە لە مەکتەبێکا بوون. یەکێ لە ڕۆکێتەکان دای لە بەرمیلە نەوت تەقیوە، هەرچی لەناو ئەو مەکتەبا بوو هەمووی سوتا بوو بە قەرەبروت و مرد. ئیتر قۆناغی چوارەمی هەڵەبجە ساڵی 1000 مانگی 5 ساڵی 1970 بوو. لەو کاتە حکوومەتی بەعس هەڵەبجە، گەنجەکانی هەڵەبجە مزاهرەیە خۆپیشاندانێکیان کرد دژ بە ڕاگواستنی گوندەکانی شارە زۆر و ناڕەحەتکردنیان و هەندێ هەڵسوکەوتی حیزبی بەعس و حکوومەتی عێراق. لە نەتیجە حکوومەت بێ دەستپارێزی بە هەلیکۆپتەری جەنگی ڕووی ساروخی هەلیکۆپتەرەکانی ڕاستە و خۆ کردە ناو ماڵەکان. یەکێک لەو ماڵانە کە 2 ماڵ لە پاڵ یەکا بوون، ئێسش ئاسەواری شوێنەکان دیارە، یەکێکیان ماڵی مامەم بوو، یەکێکیشیان ماڵی خاڵۆیەکمان بوو.
ڕۆکێتێکیان لێکێکی نرد بۆ ژێرزەمینی ماڵی مامەم لە بەرزایەکی زۆر بەرز بوو ژێرزەمینێکی گەورەیان کردو بۆ خۆپارێزی هەر بە زیهنێتی ساڵی 74 چونکو کورد هەمیشە فێرەڵێ فێر بووە و کاتەیان و بە ژێرزەمینتان هەمیشە هەبێ نەوەکو قەسف جارێکی تر قەسفمان بکەن هەر بەو نیەتەوە ژێرزەمینەی دروست کرد بوو پڕ بوو لە خەڵک زانی خەڵک لەوێ چونکو هەلیکۆپتەرەکان نزم بوون ڕۆکێتێکی نرد بۆ ژێر زەمینەکە بەری نەکەوت هەندێک فەردەتوتنیان کڕی بوو لە شوێنێکی ترە ئەوانی سووتان ڕۆکێتی دووەم دای لە ماڵە خزمەکەمان دووسێ کەسی یەکێکی کوێر کرد و یەکێک ڕانی شکا و وترووە حاصل وەزعیان شەڕ بوو هەر بەوە نەوەسا بەناو گەڕەکەکانی ترا دەستی کرد بە قەسەف لە نەتیجە ئەو خەڵکە زاماری کە برد بوویان بە خەستەخانە ئەمریان بۆ هات لەلایەن عەلی حەسەن مەجید لە کەرکووکەوە تەلەفۆنیان بۆ کرا ئەڵێ هەر زامارێک گەیشتۆتە خەستەخانە ئەگەر نەمردووە زینە بە چاقڵی کەن و ڕەمیکەن ئەو ڕۆژە کۆمەڵی خەڵکی هەڵەمجە کرا بە ژێر خاکەوە بە زیندویی لە نەوەدەکانە دوای ڕوفاتەکانیان بە جلوبەرگ و سەعاتی دەس و شتەکانیان ئەو دەریان هێنانەوە و ناویان هەموو تۆمەر کراوە بە ناوی سولاسی و یەکیشیان کوڕێکی گەنج بوو پرزای باوکم بوو ناوی ئەحمەد بوو فەقیرە ئەویژێکێک بوولەوانەی کە شەهید بوو بەوەشەوە نەوەستا ئەڵێ ئەو منتیقانی کە پێشمەرگەی تێدێ یان گەنجەکانی لە مزاهرە بەشداریان کردووە یان شەو پێشمەرگە هاتوچۆی تیاکات و گەڕک بوون دەستی کرد بە ڕووخاندنی گەڕەکەکان بە بەرچاوی خەڵکەکەەوە بەمەش کۆتایی نەهات یعنی حزبی بەعەس حکوومەتی بەعەس سەدام دڵی ئاوی نەخوار ئیسلاحەتی نەکرد تا 16 لە 16 ئیتر تاوان لە نەتیجەی مانگی 5/87 کۆڕەوێک لە هەڵەبجە دروست بوو بەرەو ئێران کۆڕەوەکە خەڵکێکی زۆری هەڵەبجە ئەو بۆ جاری دووەم بوو 74 بۆ ئۆردوگای سەریاس 87 هەمان حەدەس ڕووی داوە هەم بۆ ئۆردوگای سەریاس اینجا بەڵام دوایی تەشەنەی کرد ئیتر لە منتیقەی دزڵی و دوایی سەریاس جێگەی خەڵکەکە نەبووە بە چەند شوێنێکی تریشیان بردن لە 16/88 ئەم جارە ئیتر دیارە حیزبی بەعەس تاقەت و تەحەمولی نەما لەمە زیاتر ئەم شارە ئەم هەمووی پێئەکرێ هەر خۆڕاگرە هەر تاقەتی هەیە هەر حوسەڵەی هەیە هەر کوردایەتی خۆیەکە و عەشقی ئازادی و کەرامەتی خۆیەتی ئەم جارە بۆ جینۆساید و کیمیاباران هەڵبەت کیمیاباران هەڵەبجە من لەو لەحزە لەوێ نەبووم بەڵام هەر لە دوای ڕووداوەکە ئێمە بە درێژایی حەدەسەکە تایە ژیاوین لەگەڵ خەڵکەکە لەگەڵ کەسوکارەکانمانە لەگەڵ ئەوانەی کەوا شەهید بوون ئەوانەی کەوا زامارن ماون بەڵام دوای 91 کە گەڕاینەوە بۆ هەڵەبجە سەیری تەعەن ئەگەڕاین بە چوادەوری هەڵەبجە و مەنتیقەکانە شێوازی لێدانی هەڵەبجە بەو چەکە کیمیاویە بە شێوازێ بوو هەندەسی لێدا بوو لە هەر چوار لای هەڵەبجە بە درێژی و بە پانیش ساروخەکان ڕۆکێتەکانی تەوزیع کردو بۆ ئەوەی بە ساروخی تر بە ڕۆکێتی تر بە لێدانی تر نامرێ حتمی بێ کە هیچ کەسی لێ دەرناچێت یعنی لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و باشوورەوە ڕۆکێتەکانی تەوزیع کردبوو بەڵامی تەقەدەری خواوا بوو لەگەڵ دابەزاندنی ڕۆکێتەکان و کیمیاویەکە ڕەشەبایەک ئەدا لە دێت ئەو بەشەی مەنتیقەی زیاتر لای بڵێن ڕۆژهەڵاتی هەڵەبجەوە هەتایەتەوە بۆ ڕۆژئاوای زیاتر ئەو مەنتیقەیە گرت بوو بەشی لای ڕاستی نەگرت بووە ئەوەی لەم دیۆ بوو کەمتری لێ شەهید بوو ئەوەی کەوتە بەریحانە بوو ئەوانە زۆرتری لێ شەهید بوو ئەمە پێمانەڵێ لە 61 هەتا وەکو 88 بە بەردەوامی بێڕەحمانە لەم شارە دراوە جا یەکێک لە بڵێم سیفاتی خەڵکی هەڵەبجە بڵێم نازانم بڵێم تەبیعەتی خەڵکی شارەکە بڵێم هەر بەوە مەشهورە هەرگیز تەسلیمی ئیرادەی دەسەڵات نەبووە هەرگیز تەسلیمی ئیرادەی دەسەڵات نەبووە معارەزەیەکی سەرسەخت بووە داوای مافەکانی خۆی کردووە لە شۆڕشی ئەیلوولە
سنتەرێکی سەرەکی شۆڕش بوو لە شۆڕشی نوێیشە یەکەم مەفرەزە کە ئەچێتە شاخ هەر زۆربیان هەر هەڵەبجەین و لە حەو کەسیش پێکاتبوون و هەندێکیشیان لێ شەهید بوو تا ئێسش هەر تەبیعەتی وایە شارەکە بۆیە حیزبی بەعەس هەر وەکو نوکتە وەکو یادگاریەکی زمانی ئەو زمانی خۆم تەلەبە بووم لەوێ قوتابی بووم بیرم دێ ڕسمی حیزبی بەعەس لە هەموو شارێکی عێراقا هەبوو ڕسمی سەدام حوسەین لە هەموو شارێکە هەبوو زۆر بە گەورەیی تەنیا لە شاری هەڵەبجانە بێ 2 هەفتە یا 3 هەفتە هەبوو لەوە زیاتر نەیان هێشت بە قازیفە لێیانەدا هەرچی هەڵیانە واسی لە ئەبرا لە هەموو شارێکی عێراقا یەکێتی قوتابیانی حیزبی بەعەس هەموو شتێ بوو لە شاری هەڵەبجە لە 2 ساڵ 3 ساڵ زیاتر نەیتوانی بمێنێ هەر کەس ئەبوو بە سەرۆکی ئەو یەکێتی قوتابیانە ئەکوژرا و لە ناویانە برد بۆیە یەکێتی قوتابیان وەکو تەنزیماتی ڕسمی حیزبی بەعەس لە هەڵەبجە نەیتوانی کار و چالاکیەکانی بەردەوام کە هەڵەبجە کۆتایی بابەتەکە کە مەسەلەی جینۆسایدە ئێمە من و جەنابەت ناوی نانێن جینۆساید بە یاسای نێودەوڵەتی جینۆسایدە یعنی بەکارهێنانی چەکی کۆکوش بۆ میلەتێ بۆ شارێک کە نزیکەی 100,000 نەفەرێکی تایە و بەو شێوەدا ئەبەزێ هیچ مەعنا و تعبیرێکی تری نییە لە ڕووی قانونیوە لە ڕووی پێناسەکردنی نێودەوڵەتیوە جگە لە جینۆساید بۆیە بە لێدان بە ئازاردان دەستی پێکرد بە جینۆساید کۆتا کاک محەممەد تەبیعەتەن هیچ شەکێک نییە لەوەی کە شارێکی قارەمان بێت ئەم فەرمایشاتانەی جەنابەت ئەکەی حەڵقەیەکی مەفقودەی واتیە بزانن ئێوە لە ساڵی 63 دەست پێیەکەن تا ئەگەنە ساڵ 1988 هەر مەرحەلە و کە بەحسی ئەکەن تۆپبارانی واتیە حەملە بە هەلیکۆپتەری واتیە ڕەشەکوژیە خەڵک و زیندوکوژی خەڵکیشی واتیە بەڵام ئەمە قەتڵ و ئامی سەرتاسەری شار ناگرێتەوە ئەمە یەک دوو نوکتەیەکی تریش ناگرێتەوە ئەویش ئەوەسە کە تەبیعەتەن لە تەوان ڕژیمە بەعسا بوو کە سابتی کرد ئەتوانێم کارە بکە و ئەیتوانی جەمعیەتە شارە هەڵەبجە پەراکەندە بکە بە خاکە عێراقا بیان هەنێرێتە ناسریە و کووت و بەسرە و لە کەناریە هەموو شار تەختکە لەگرا یەک نوکتە مهمە کە ئەگەینە ساڵە 88 ئستفادەکردن لە ئەسلحەی شیمیایی بۆ شارە هەڵەبجە ئەوەی کە لەم دادگاه تەعقیبەکرێت پیلانێکی نێودەوڵەتیە بۆ ئەم جینۆسایدە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت و لە فەرازە گەورەیە جینۆساید بەرنامەیەکی سیستەماتیکە بەرنامەیەکی سیستەماتیکە بۆ پاکتاوی نژادی و لە بینبردن ئەمە هەم بە تەنهایی کوشتن جسم نییە جێبەجێکردن کۆچدان میرات و تاریخ دزین ئینسانەکان بەکۆی لەگرتن خویە ئینسانەکان گۆڕین ئەمانە گشتی جینۆسایدن کە دەرەنجامە هەڵەبجە بەردەوام ئەبێت ئەوەی کە سەبارەت بە هەڵەبجە گەرەکمانە بگەین بەمە داستانە هەڵەبجە بە تەنها سەرکوتکردنە شارێکی معارز نییە ئەگەرنەوە وەکو قاکانی عاشقانی پێکرد بالاخره زلەیەکی لێ ئەدا و تربیەتیشیە کرد و لەبەرەوەی چاوترسێنیان کە بەڵام داستانە شیمیایی هەڵەبجە ڕەب دەکرێت بە مەسئلەیەک با من ئەمە خزمەتە جەنابەت چەند بارە بکەم و لەم دادگا بەحسکریاگەوە من کۆتا خزمەتتان ئارزکەم ئێران محاولەی ئەکرد کە لەگەڵ دوای ئەوەی کە ئێران توانی خڕەم شەهر بگرێتەوە سەدام حوسێن حاضر بوو و دووە لە عەرەبی حاضر بوون 100 ملیار دلار خەسارەتە شەڕ بە ئێران بانێ وەلێ خۆمێنی قبوڵی نەکرد وتی ڕێگەی قودس لە کەربەلا تێپەڕاوێت و سودورە ئینقلاب ئیسلامی ئەکا ئەو بوو بەردەوام بوون لە شەڕ نەیانتوانی ساڵە 1365 ئەرتەشە سەدام حوسێن خۆی باسازی کردو سەدام حوسێن میگە 21 هاورد
کە هاواپەیمای مافۆق سەوت بوو لە هاوپەیماکان ئەمریکایی بەرتر بووە وەختە ڕادار و گوریز بوو ڕادار نەیەگرت بەرتەری مطلق ئاسمان گەشت شەڕ بەدەسە عێراق بوو نە بەدەسە ئێران کە F16 بوو تامکەتی بوو F14 بوو F5 F4 بوو و هەلیکۆپتەری کۆبرایی بوو با ئەم تەفاوتە میراژی بوو هاوپەیمای میراژی بوو سوپەر ئێتانداردی بوو میگە 21 بۆ عێراق بگذارین ئەگەینە جێگەیەک من لە خاتراتە هاشمی ڕەفسنجانیە خوێندکمەوە وەزاهرەن کابرایەکی عەرەبیش بەحسی کردگە کە ئێران گەرەکی بوو لە عەمەلیاتە وەلفەجر 5 بەسرە بگرێ بۆ خاترەوەی بەشێ لە خاکە عێراقی وەدەست وێ دەست بینێتە بینە قاقای سەدام حوسێن تا سەدام حوسێن ئاگربەس بکە وەێ نەیتوانی لەگرا ورودە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بە شەڕ چوون سەدام حوسێن دووبارە خەریکە قودرەتە گرێتەوە تێتۆ ناوە ئێران و ئێران چاری ناکە ئەوەسا ئەمریکا بە بەهانەی شەڕ نەفتکەشەکان ئەدا لە ئێران کە سەدام حساو کێشێتەوە چون ناتوانێت بەر بە سەدام بگرێ و بێژێت تۆمەڕۆ ئەوتیوە وەلێو دوا سەدام مەجبور ئەکرێت بەوەی کە ئەم شەڕە ڕابگرێ بەڵام بۆ ڕای گشتیە عێراق ئومەتە عەرەبی کە سەدام حوسێن نوێنەرێتی هەیکەلێتی و دەوڵەتە ئێرانی کە ملیۆنها نەفەری وەرگەسەناوە ئەم جبهانە و ئیستا تەسبیتی پەیا کردگە ئینقلاب خومینی و قودرەتە خومینی ئێشێ بە نەوعێک مردمە ئێران بتۆقێنن لە ئیدامەدانە ئەم شەڕە هەم نیروهای مسلحە خۆیان بە شکل سپای پاسدارانیان و هەم مردمەکە لذا هەڵەبجە انتخاب ئەکەن هەڵی ئەبژێرن و کارە بەرەی کوردستانی ڕاگرتنە مردمە لە ناو شارە بە ئاعتمادێک کە مردم ئەیکا بەهێشتنەوەی مردم لە بێخەبەریە بە ئەوەی کە بەر بە مردمەگرن لە ڕاتە دەرو لە شاخ دەربچێ ڕۆژە 15 و 14 نایڵەن خەڵکی بە تەقاندنەوەی پرد زەڵم بەوەی کە دەوڵەتە ئێران ئەترافت جادەکەی پرد زەڵم بە تۆپ ئەپێکیەوە فرە خەڵکە هەڵەبجە بە تۆپ هەروە کە معلومە لە جەنابتان ئەکوژرێت داستانێک کە ئێمە خەریکین تعقیبیەکەین کەوتەیەکی نێودەوڵەتیە کە هەڵەبجە ئەکرێتە هەوێنە ئاگربەسە ئێران و عێراق بۆیە لێودا سەدام حوسێن یەک فیشەک ناتەقێنێ سەدام حوسێن ئەسن دەرگیر ناوێتە کە ئێرانە و ئێران هەفتە تیرە 1367 خۆی تێتە دواوە 27 یا 29 تیرە 1367 قەتنامەی 508 قبوڵەکە تەوەجۆ فەرمون من بۆیە گەرەکمە کە ئێوە بزانن ئێمە وا تەحلیلمان کردەوە ئێوە ئەگەر ڕەدی ئەکەنەوە شتێکی ترە بفەرمون ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە وەکو کەسانێکیش کە لەو کاتێشە هەر خەریکی کاری سیاسی بووین تا ڕادەیە و هەموو کوردێک بەهام و خەڵکی ئەو منتیقەیش بە تایبەت لەبەر زروفی تایبەتی خۆی لە ژێر پۆساڵ و فشارێکی قورسی بەردەوامی حیزبی بەحسان ناچار بووین سیاست بکەین ناچار بووین لە سیاست بزانین وەکو ئێستا باش لە بیرمانی خەڵکی نەخوێنەواری هەڵەبجە حەشایر کە کاتی خۆی لە عەسکەری فێری عەرەبی بوون هەر هەمویان ئەو چەند ساڵی شەڕی ئێران و عێراق دانیشت بوون لە دوای نوێژی عیشا ڕادیۆکەیان نەخشە سەر مۆنتی کارلۆ و واشنگتۆن بۆ تەحلیل بەیانی شەو گویان ئەگەر بەیانی هەمویان بوون بە محللی سیاسی بۆیە ئێمە هەر لە ئێران بووین لە ئۆردوگا بووین نەک من کە خەریجی دانیشگا بووم و ڕەفیقەکانی من خەڵکی نەخوێنەواری هەڵەبجە ئەم قسەی جەنابتیانە کرد ئەو کاتە ساڵی هەر ئەو وەختەوتیان ئەوە مەبەستەکە تەنها دەستنیشانکردنی هەڵەبجە و کۆتایی هێنان بە هەڵەبجە و شەڕی ئێران و عێراقیش تەواو بوو ئەمە نهێنی جەنگە ئەمە نهێنیەکەیە ئەمە ئەو پەیامەیە کە هەموو کوردێک تێی بگا و هەموو عێراقیەکیش تێی بگا بە تایبەت کوردەکەی پێش حادیسەی کیمیاوی و پێش 1970 یعنی حەدەسی 1970 ڕووبدا ڕادیۆ مۆنتی کارلۆ فەڕەنسا باسی هەڵەبجەی کرد باسێکی تایبەتی هەڵەبجەی کرد خەڵکی هەڵەبجە مەشکوک بوون لێی ناوینا شاری منارەکان شاری مزگەوتەکان یعنی بە شێوەیەک شەرحی کرد هەموو هەڵەبجەیەکە ئاگای لەو خەبەرە بوو گومانێکی بۆ دروست بوو شتێ لە ژێر ئەم تەحلیلا هەیە ئەگینا مۆنتی کارلۆ حەقی بە هەڵەبجەوە چییە چی لە خەریتەی هەڵەبجە ئەزانێ چه قەزەیەک لە ژێری ئەمایە
ئەمە یەک. بەڵگەکان لەسەر ئەوەی کەوە هەر ئەو ئاراستە وەرەگرێت کە دەولیان یعنی اتفاقێکی دەولی ئیقلیمی هەبوو لەسەرەوەی کەوە ئەبێ شوێنێک ئیستێهداف بکرێت بۆ کۆتایی هێنان بۆ شەڕ جێگەیەک. جاییتر جێگەکە پێش هەڵەبجە شوێنی تر دانرابوو گۆڕابوو هەڵەبجە یا هەر هاتە سەر هەڵەبجە کە بە هەموو ئەطراف پێیان باش بوو ئەوێ بێ. ئەمریکا 8 ڕۆژ CIA 8 ڕۆژ دوای کیمیابارانی هەڵەبجە یەکەم ڕاپۆرت لەسەر هەڵەبجە ئەدا بە شێوازێکی غامیزەیڵێ ئەڵێ هەردوو تەرەفی ئێران و عێراق یەکتری تۆمەتبارەکەن بە بەکارهێنانی کیمیایی. ئێمە گەشتینە قەناعەت کە بەکار هاتووە، بەس لەبەر ئەوەی زۆر غامیزە و زۆر غۆمۆزیتایە نازانین کام لایە کام تەرەف بەکارهێناوە، بەڵام بەکار هاتووە و خەڵکەکەی ئەزێتی بووە. اینجا زۆریش باسی هەڵەبجە و تەفسیلاتی هەڵەبجەش ناکە. نەتەوە یەکگرتووەکان بێمەوقیف بوو، هەتا CIA ئەمریکا ئەو راپۆرتەی نەدا، چونکو ئێران فشاری ئەکرد لە نەتەوە یەکگرتووەکان کە بێن لیژنەیەک بێن بۆ ئێران با تەحقیقی مەیدانی بکە بزانن جینایەتە گەورەکەی سەدام چۆنە کردێتی. ئەلبەت ئەو بۆیە ئەویست جینایەتەکە بەسەر عێراقا بسەپێنێ لە بەردوو مەبەستێکیان بۆ ئەوەی هیچ لەسەر ئەو ثابت نەبێ، یعنی نەنرێ بە ملی ئەوە عالەمیان ئیقلیمیان عەرەبیان. لەلایەکی تریش بۆ ئەوەی ئیسبات ببێ لە شوێنەکانی تر وەکو شەرقی بەسرە کە کیمیایی بەکارهێناوە لە هەندێک شوێن بەکارهێناوە بڵێ هەر ئەمە، بەڵام نەتەوە یەکگرتووەکان تەواو بیرم نایە لیژنەکەی نرد، چونکو ئێمە هیچمان نەدی لیژنەیە بێت بۆ ناومان بیبینین خەڵکەکە بیبینێ. بەڵام دوای راپۆرتەکەی CIA ڕئیس سەرۆکی ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان وتی بەڵێ عێراق کیمیاوی بەکارهێناوە، بەڵگەی تەواومان لە بەردەستایە 8 ڕۆژ دوای ڕوودانی چەکەکە. هەموو غەرب بێدەنگ بوون لێی، هەموو دەوڵەتە عەرەبیەکان لێی بێدەنگ بوون، هەموو دەوڵەتە ئیقلیمیەکانیش لێی بێدەنگ بوون لەو لەحزەیە لەو چەند فترەیە جگە لە ئیعلامی ئێرانی. 207 کۆمپانیای ڕۆژئاوا چەکی کیمیاویان بە عێراق فرۆشتووە لە ساڵی 1990 لە بیدایەتی شەڕەکە تا 1992 کە کیمیاوی بە تەواوی کۆتایی پیاتوە لە عێراقا. 207 کۆمپانیا چەکی مەوادی ئەوەلی چەکی کیمیاویان بە عێراق فرۆشتووە بەبێ سانسۆر. ئەمە تاوان مەسەلەکە لێرە خەتەرەکە لێرەیە. چۆن بەکار هاتووە، چۆن بەکاردێ، بە چه ئالیەتێ، هیچ دەوڵەتێک لەبەر ئەوەی کەوا تەوازن لە بینی شەڕی ئێران و عێراق ڕابگیرێ و ئەو معادلەی کەوا غەرب بە شێوەیەکی گشتی ئەوێ بیدایەتێک و نەتیجە و نهایەتێکی هەبێ بەو شێوازە بێ کە ئەوان ئەیانەوێ چاوپۆشیان لە بەکارهێنانی ئەو چەکە کردووە، چاوپۆشیان لە هەموو ئەو کۆمپانیانەش کردووە کە پیان فرۆشتووە. و ئەو لەو کتێبانی کەوا باسی بە دیکۆمنت باسی دەوڵەتەکانەکە ناوی سویسرا هاتووە، بەریتانیا، ئەمریکا، نەمسا، ئەڵمانیا. من ساڵی 2008 لە ئیتالیا بووم، ڕئیسی وەفدێکی حکومی بووم لەوێ، خەریتەی کوردستانم دانابوو. وەفدەکەی ئێمە وەفدێکی اقتصادی تیجاری بوو، وەفدی سیاسی نەبووین. کۆمپانیاکانی ئیتالیا کۆبوو بوونەوە بۆ ئەوەی کە چۆن تەشجیعیان کەین بێن ئینڤست و وەبەرهێنان بکەن لە کوردستان. بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ تاریخی مانتیقەکە من ویستم شتێک بڵێم بۆ ئەوەی زیهنێتی ئەوان ئامادە بێتە تەشجیع بێن. خەریتەی کوردستانم لە پرزنتەیشنەکەی خۆم دانابوو، لەسەر شاشێکی گەورە شەرحما کرد کە ئەم جێگەی کە پێڵێن کوردستان 3000 ساڵ لەسەر خۆی و جوهدی خۆی و توانە و ئیمکاناتی خۆی ژیاوە بە زەراعەت و بە مەڕووماڵات و بەو شێوازانێکەوە ئەو سەردەمە ئینسانی پێژیاوە. وردە وردە هێنان بۆ منتیقەی هەڵەبجە و باسی کیمیاوی کەم کەم باسی کیمیاویم کرد کە چۆن
لێ دراوە و پاکتاوی ڕەگەزی کراوە و چۆن لە کورد دراوە بە درێژایی تاریخ چۆن زۆڵمی لێکراوە لەناو باسی کیمیاییە کە زانیان خەریکە بەرەو باسی کۆمپانیاکان ئەچم کەچەکیان فرۆشتووە یەکێکیان نارد لە وەفدەکەی خۆمان پێوە چپاندم وتی مامەسا جەنابی وەزیر ئەوانە حەزەکەن ئەم باسی کیمیاویشتە زۆر نەکەیت یعنی ئیتالیەکان ترسان من ناوی کۆمپانیام لابێ و ئیتالیشی تیابێ لەوای ئەعلانیکە تا ئەو ڕادە هەموو دەوڵەتە غەربیەکان ئەم حەقیقەتەیان شاردۆتەوە و حتا ئێسەش هەوڵێکی زۆر زۆر ئەدەن شکات لەو کۆمپانیانە نەکرێت کە کیمیایی فرۆشتۆ بە عێراق و نەکرێتە کەیسێکی گەرم لە بەردەسە ئەمە بەڵگەیە لەسەر چی معنای وایە ئەسراری زۆرتر لەم بابەتە هەیە کە چۆن دەعمی سەدام کراوە لە کۆی 68,231 تەن چەکی مەوادی ئەوەلی چەکی کیمیاوی عێراق ڕژێنی عێراق 8,450 تەنی لە کوردستانە بەکارێناوە تاوان ئەمە تەنها بۆ هەڵەبجە نەبوو بۆ مەنتیقەکانی تریشی وەکو سێ و سێنان و ئەو مەنتیقانەش بەکارێناوە تا پریشتیشی تۆزێ بەر منطقه ئەودی ئێران کە منطقەی بانە بوو پێم وابێ پیرانشار بوو ئەوانە بوو ئەمانە کاتی ئەم حەدەسە ڕوئەدا ئەمریکا خۆیە کاتە کە ڕێی شەربەت بە مەرجە قەمار سەناعی ئەو لەسەر شاری هەڵەبجە و لە کاتی حەدەسەکان بووە هی ڕووسیا هەبووە لەو حەدەسانی کە ئێمە هێشتا لە ئێرانین چی ڕوویدا تاوان هیچ شتێکی ڕەسمی نە ئەمریکا و نە غەرب نەیبوو رووسیا بە قەتعی نەفی کرد کەشتیوە ڕوویدا بێت لە ئەوە اینجا دوایی دەوڵەتەکانی کە ئەلبەت بۆچی ئەگەر بڵێن هۆکارەکان چیەوە ئەوانە نە دەوڵەتی غەربی نە دەوڵەتی عەرەبی نە دەوڵەتە ئیسلامیەکانی غەیری عەرەبی هیچ کەس موقفی نەبوو هەر کەس پاساوی شتی خۆی هەبوو بەنسبەت ڕۆژ ئاواوە ئەوەی کە من بێتەوە زێن و لای خۆشم یاداشتم کردووە لەو لەحزای ڕۆژ ئاوان نەی ئەویست عێراق لاواز بێ بەرامبەر بە ئێران لەو لەحزە لەو چەند ساڵەی شەڕە ئەیانویست شەڕەکە درێژتر بێ قوڵتر بێ ناڕەحەتر بێ جای تر ئەوە سیاساتی غەرب بۆچی ئاوا بوو بە تایبەت ئەمریکا و بەریتانیا ئەوانە ئەلبەتە ئەو شەڕەکە ئەو کاتە دەسی پێکردو خۆ هێشتا تا ئێسەش کۆتایی نەهاتوە خۆش ئەزانێت هەتای پێش درێژە ئاخایانێ بەڵام شێوازەکانی گۆڕاوە شێوازەکانی شەڕکردن و قوڵکردنەوەی شەڕەکە گۆڕاوە نەیانەویست کۆمپانیەکانیان کەشف ببن بۆ ئەوەی ئەسراری تریش کەشف نەبێ گەلی کوردستان وەکو ئینسان وەکو مرۆڤ وەکو شەعب لەو کاتەی ئەم تراژیدیا ئەم کیمیاویە ئەم جینۆسای دەڕوادا کورد وەکو ئینسان و مرۆڤ وەکو شەعبێک لەناو ئەجنداکانی ئەوانە وجودی نەبوو حزوری نەبوو هیچ جێگەی احتیمامیان نەبوو وڵاتە عەرەبیەکان بۆ موقفیان نەبوو بەعزێکیان نزیکەکان لە سەدام و حیزبی بەعسە ترسان چونکو هەڕەشەی لەوانی شەکرد هەندێکیان عێراقیان بە حەرەسی ئومەی عەرەبی ئەزانی ئەوە عێراق قەناعەتی پێکردبوون ئەگەر من نەبم ئێران ئەتان خوا ئێران هەمووتان داگیرەکە ئێران واتان لێەکە اینجا ئەوانی قەناعەت پێکردبوو حتا لەو ئەخیرانەشە ئەوە نە قەناعەتەکەی قوڵ کردبووە لە ساڵی 1970 کە ڕاوان ڕاستەوخۆ لە هەڵەمجە ئەدا و تۆپبارانی ئەکا و ئیبادەی ئەکا و کانەشخان ئەتەقێنێتەوە و مۆردانە ئەتەقێنێتەوە و وەزعێکی زۆر سامنەک لە هەڵەمجە یەتەکایەوە سوپای عەرەبی دێنێ هی ئەردەن و هی سوودان و ئەو وڵاتانەی تیا بووە لەو کاتانە ئێمە لە ئێران بووین بە سەوانەی لە هەڵەمجە بوون و خزممان بوون لەوێ بوون هەڵە ڕۆژی جمعەیە چون بۆ نوێژ بڵنگۆش مەمنوعە دابگرسێ نابێ دەنگی ئیمام و خەتیبەکەش بێ بۆچی ئەو وڵاتە عەرەبیانەی قەناعەت پێکرد بوو خەڵکی هەڵەمجە مرتەد بوون بە
بەعزێکیان بوونەتە شیعە، هەندێکیشیان بوونەتە مارکسی و چەپ و ئەم شتانە تووشی حاڵەتی ڕیددە بوون، چەکیشیان هەڵگرتووە دژ بە ئێمە و ئەمەش لەسەر سنووری ئێرانە لێرەوە ئەیانەوێ درزێ بکەنە ناو خاکی عێراق، لەبەرەوە پێویستم بە دەعمی ئێوە هەیە بێ سوپان بۆ بنێرە. ڕۆژی جومعەیە لە مزگەوتی عەنەب جومعە کراوە کە جومعە بەرەبێ خەڵکەکە گەنجەکان بە ناو شارە یەنەوە، ئەسکەری سەرجادەکە ئەردەنی و سوودانی لیانە پرسن ئەم چی ئەم قەرەباڵەخە لە کێو بن؟ ئەڵێن ئێمە لە نوێژ بووین. دەڵێن نوێژی چی؟ ئەڵێ جومعە. ئەڵێ بۆچی ئەو مسڵمانن؟ بۆچی خەڵکی ئەم شارە مسڵمانی تایە جومعە شەکرێ؟ تاوان بڵنگۆیان لا بردووە، بانگدان نییە بۆ ئەوەی ئیسپاتی کە ئەم شارە مرتد بووە و هەرچی ئەحکامی ئەنفال و جینۆسایی دەبەسەریە جێبەجێ بکرێ. خەڵک جوندیەکان دەڵێن ئێستا ئەزانین ئێوە مسڵمانن، ئەوانیان وا قەنەعەت پێ کردووە. خوا بزانە چەند فلیمیشی دروست کردووە لەسەر ئەو حاڵەتە. جەنابەت وتت حەلەقە مەفقودەیەکەیە، دوای تعبیرت کرد لە حەلەقە مەفقودەکە لە سەردەکەی منە کە ئیتیفاقێکی دەولی و حتا لەم ئیقلیمی بە جۆرە لە جۆرەکان بووە لەسەر ئەوەی کەوە ئەم شەڕە لە نقطەیەکە کۆتایی پێبێت کە هەڵەبجەیە و شارێکی کوردستانیە و بە جینۆسایی دیش کۆتایی پێبێت. ئایا پرسیارەکە لێرە ئەمەیە، پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم ئیتیفاقە دەولیە فعلەن هەبووە بۆ و ئەگەر هەبووە بۆ هەڵەبجە؟ بۆچی بۆ شارێکی جنوب نەبوو؟ بۆچی مەسەلەن بۆ بەسرە نەبوو؟ بۆ کووت نەبوو؟ بۆ عەمارە نەبوو؟ بۆچی بۆ شارێکی تر نەبوو لە کوردستانە؟ ینی بۆ ئیلا هەڵەبجە؟ خۆ شاری تریژە بوو لە کوردستان. خۆ شەڕە قورسەکان لە بینی خانەکەی تا بەسرە بوو، ینی شەڕە قورسەکانی بینی ئێران و عێراق بەڕاستی ئێمە نۆ وەلفەجری تەواو کرد، شەڕ هەر بەردەوام بوو، لە وەلفەجری دا کۆتایی پێهێنا کە دەستی هەڵەبجەوە. بۆچی پرسیارەکە ئەوەیە ئایا هەڵەبجە وەکو شارێکی کوردستان بەجددی نەسوپایەکی هەیە و یعنی هیچ نییە، هەڵەبجە شتێ نییە بڵێ کاریگەریەکە لەسەر سیاساتی ئەمریکا و بەریتانیا و ئیتیحادی سۆڤێتی، جاران ئەو کاتە ئیتیحادی سۆڤێتی مابوو، ئەوروپا، ینی هیچ نییە، شتێن نییە، قومبەلەی زەڕەیتیان نییە، ئەتۆمیتیان نییە، نەزانی یعنی بۆچی. مەگەر بچی تەحلیلی ئەوە بکەی بزانی ئەمریکا بۆچی هێرۆشیما و ناکازاکی بۆچی اختیار کرد نەوەوی لێ بدا، بۆ ئەرە دوو شاری اختیار کرد، سەبەبەکە چییە؟ خۆ ئەوانە هەرچی بن هەر یابانی بوون، ینی بۆ ئەم ئیتیفاقە دەولیە لەسەر هەڵەبجە ئەمە یەک، بۆ تەنها لەسەر کورد ئەی ئەو چەند سا 8 ساڵ شەڕ بوو، ئەم 8 ساڵە ئەو چەند ڕۆژەی بەر هەڵەبجە کەوت، هەموو شەڕەکانی تر لە بەغاوە هەتا بەسرە بوو، لە بەغداوە تا بەسرە، یەک هەفتە شەڕەکان هێنا کوردستان ناو هەڵەبجە. ئەمە پرسیارێکە ئێمە ئەگەرمانەوێ نەتیجەمان دەستکەوێ و قەرار بێ حەلقە مەفقودەکەی جەنابەت بیڵێ سڕێک بێ، نهێنیە بێ، کەشفت کرد بێ، بێمە ئەم پرسیارە بکەینە پرسیارێکی ئەکادیمی، سیاسی، دیپلۆماسی، تحقیقی وردی تیا بکەین، بڵێن ئەگەر کاولکردن و جینۆسایدی شارێک بە ناوی هەڵەبجە لە دوای 8 ساڵ شاری ئێران و عێراق معادلەیەکە شەرق و غەرب هەموو دنیا لەسەری متتەفیقن، من وازانم هیچ هەڵەبجەیە وەڵام یە پرسیارەی پێ نییە و هیچ کوردێکیش دەرکی ئەوە ناکاناز ناتوانێت مەگەر کۆمەڵی دیکۆمنت بێتە بەردەستمان بڵێن لەبەر ئام دیکۆمنتانە کە تا ئێستا من زۆربەی ئەو شتانی لەسەر هەڵەبجە نووسراون و تەحلیل کراون خوێندومەتەوە، هەموو ساڵێکیش 1 ساڵ نەبێت، تەنیا 1 ساڵ، هەموو ساڵێک لە 16 سیا من لە هەڵەبجەم، هەموو ساڵێک لە هەڵەبجەم، لە 15ەوە ئەڕۆم تا 24. یەکەم یادی کیمیابارانی هەڵەبجەش
لە ئۆردوگای کامێران ئێمە کردمان منیش عەریف حەفلی ئەو مناسبەیە بووم هەرچیش نووسراوە لەسەری خوێندومەتەوە هەموو هەر ئەو کاتێک کە لەوێ بووین ئیتیهامەکە وازح بوو دەولیان هەمووی بێدەنگە چەکەکەشی پێدراوە کەسیش دیفاع لە هەڵەبجە ناکە هەتا ئێسش دەولیان قەزەکە ئەوەنە گەورە نەکراوە کە حتا حکوومەتی عێراق بچێتە ژێرباری ئەوەی ئەبێ قەرەبووی هەڵەبجە بکرێتەوە بە شێوەیەکی قانونی دەستوری حەقیقی وەکو چۆن مەسەلەن قەرەبووی ناوی چییە جینۆسایدکردنی جوولەکەکانی ئەڵمانیا چۆن کراوە لە ماوەی 56 ساڵە هەموو ساڵی ئەڵمانیا لە بودجەی خۆی تەرخانە کرد بۆ جوولەکەکان تا کۆتایی پێهێنا ئەمە ئەگەر دەولیان ئاوا بناسرێ و عێراقیان بە پێو ئیتیفاقی کە عێراق چۆتە ناوی 1925 عێراق چۆتە ناو ئیمزای کردووە چەکی کۆکوش و جینۆساید و کیمیاوی مەمنوعە و لە ساڵی 2000 ئەندامی ڕێکخراوەکە هەر بوو بە ئەندامبوونەکەی واجبێکە لەسەر عێراق مادەم ئەو چەکە مەمنوعە و ئەمیش ئەندامەتیایە ئەبێ قەرەبوو بکرێتەوە بە ڕەسمی بەڵام هێشتا ئەم کەیسە کەیسێکی نیوە مردووە و کەیسێکە نازانم بڵێم چۆن تعبیری لێ بکەن هەڵەبجەیەکان ئەوەنە تووڕەن تەمان ئەوەنەش بێزار و بێتاقەتن زۆر تاقەتیان نەماوە قسەش لەسەر و بابەتە بکەن و ساڵانەش یادەکە یادێکی زۆر زیندوو بوو ئێستا ساڵانە هەر ئەمرێ و ئەیژ مرێنرێ جێگەی ئیحتیمام نییە کاک محەممەد دەستان پەیامەکەم گەیشت یان نەجا ئەگەر بەڵێ کاک محەممەد ئێوە لە لەحازە ئاسایش لە شیوە مرتاحن ئیدامە بدەین چون ئێوە ڕەوایەتێکتان بەحث کرد و من لە خلال ڕەوایەتە ئێوە پێیم برد کە ئێوە وەزیر بووبن و پۆستە وەزارەتتان بووبن کاک محەممەد دەنگی ئێوە قەتەویسە دەنگی من تێت بۆ ئێوە دەنگی تۆ ئێستا جەنابەت دێ بۆ من دەنگی منیشی سەر لەوە تێبێ بەڵێ بەباشی مەمنون من یەکسری شتم گوێ لێ بوو بینەران و بیسەرانیش گوێیان لێ بوو تەلاشە ئێوە بۆ ئەوەی کە شەفافیت بخەنە سەرە بەشهایە کە ئێوە خۆتان ئشرافتان هەست بەسەری یا ئەیزانن فەرمایشتان کرد سەرەتا نوکتەیەکتان فەرمایش کرد کە خەڵکە عەشایەرە هەڵەبجە گوێیان لە ڕادیۆی مۆنتە کارلۆ ئەگرت و گشتیان بوون بە تەحلیلگەرە سیاسی ئەلبەتە تەحلیلگەرە سیاسی شغڵە و شغڵێکی 24 ساعەتەی حرفەیە والبەتە تۆ لە تەحلیلە سیاسیە احتیاجت هەست بە فرە فاکتۆرێکە بیزانیت یەک ئەوەی کە مێژوو بزانیت مێژووی ئەو سەرزەمینە بزانیت چیەکەی بزانیت فەرهەنگی بزانیت بازیگەرانە منتەقەی تیا بزانیت کێها بازی ئەکەن تا بتوانیت تەحلیل بدەی ئەویش لە سەمت و سوویەکە و لە نەزەرێکا کە هەسەد و نەزەرگاهێکا کە هەسەد ئەمانێکە ئێمە معمولەن ئەیانوێنین تحتەناوە تەحلیلگەر تێرنیان هەر کەسێ دوکانێکی بووگە و هەر کەسێ حیزبێکی بووگە و باوە منی شتیکمە ئەمانەی کە ناوە تەلەڤیزیۆنەکانە قسە ئەکەن معمولەن یا ئسپۆتنیک قسەکە یا ڕۆیتەرز قسەکە یا BBC قسەکە یا وۆیس ئۆف ئەمریکا بابای کورد تێرن حاڵی فرەکە و لە نازانێت لە ماڵە خۆیان چ خەوەرە تەحلیل کەمتر لە رووسیا و لە ئەمریکا ناکە من گەرەکم بوو نوکتەیە بێژمە خزمەتتان هەروواکە ئەوە یەکسری فەرمایشاتتان کرد لە ڕوانگەی خۆتان و تا ئێمەش لەم ڕوانگەی ترۆ دەست پێ بکەین ئەوەی کە دنیا خەریکە عێراق تەجهیزەکە و گویا جمهوریە ئیسلامی منفور جیهانە غەربە بۆ خاتری ئەوە چون ئەمە ئەو حەلقە مەفقودەیە کە ئێمە تەلاش ئەکەین بیدۆزینۆ پێویستی بە شیکردنەوەی قەزایە هەست تا ئێمە بە سەرخەتە داستان بگەین ئەسەن بفەهمین چه خەبەرە و ئوسوولەن بۆ وا بە کورد ئەکرێ کە ئێمە لە ئەم 26 حەڵقا بەردەوام چووگینە سەری و بە قیاسکردنە تەکە هۆلۆکۆس و تەکە ئەشڤیتس و
تەکە ماجەراوی کۆمەڵکوژی و جینۆسایدە ڕواندا و فرە جێگانێکی تر کەمبۆج و سریلانکا و ئەوانە هەچکینە سەسەری با بێنە سەر ئەم بەشە. من نوکتەیەک لەگرا مشەخص بکەم. جەمال عەبدولناسر ئەووەڵین هەیکەلە ناسیۆنەلیزم عەرەبە و پەلامارە ئیسرائیلەدا. جەنگە مسلمین و یەهودیان تەبدیل ئەوێ بە جەنگە ئەعراب و ئیسرائیل. ئاغایە جەمال عەبدولناسر ئەکوژن، ئەعراب شکست دەخۆن. التحالف فيما بين دول عربي فقط عملا سوريي واتيا ومصري واتيا. عراق هەو نییە و هەسو نیس و هەسو نیس و ناگەهان ئاغای سەدام حوسێن سەرکرد لە پەیداکە. ئاغای سەدام حوسێن ئاخرین هەیکەلە ناسیۆنەلیزمە عەرەبە وەلێ بۆ ئێوە جالبە کە ئاغای ناسیۆنەلیزمە عەرەب پەلامارە ئیسرائیل نادات بەڵکو پەلامارە ئێرانە شیعە ئەدات. ناگەهان جبهەیە ئەعرابە شکست خوردە لە یەهود تغییر پیاکە بە جبهەیە شیعەیە ڕافزی لەگرا انحسارە شەڕەتەکە یەهود لە 1979 و 1980 ئەکەوێتە دەسە ئێرانە شیعە. انحسارە شەڕەتەکە ئیسرائیلە و دووەلە عەرەبی لە کاتە ئاغای ئەنوەر ساداتە تەشریف ئەوەنە کنیسا و ئەکەونە دەستبوسیە کنیسای یەهود. وأما بمسألة آية الله خميني وإنقلاب صالة 57 إيران. لإيران دو جريان بسيار قدرة مندن ولقال الشاه خليك درجيرون. جريان التشاب حزب تودا ولكنار حزب تودا جريان التشاب الراديكال الدسوشين فدايان خلق وما جراي سياكل وجنكاي تشريكي داخل شارع تاران. ولكنار أما مجاهدين خلق سازمان مخفية شريكاي شهري بمسكان بارتباط ورقرتنا لجبهية جهاني وسازمان الفتح فلسطين وجنبش آزادي خاهنة ومبارزات ضد استعمار قرية ولاطان عربي. أمانا تصال 1355 إيران توسط ساواك بالطور مطلق نابودون. يعني تمام أعزاء تارومار أون أكثرية سركردكانيان أكثرية قاطعيان وانا زندانا كان شاه وبريكي فريان كجرياقن حملة شفكان حملة مجاهدين خير. علي الشريعتي تأوليسيان جمهورية إسلامي كسيك كشيعة آغشت بماركسيزمكا واللابراتوار الشينية خوي قيام حسين اختراعك وقفتمان وديسكورس حسينيان ويزيديان دروسك لحسينية إرشادة بيئوي كساواك بري بي بقريد ديان وصدان سعد سخرانية كوكتي ونفسي تا أقرأ ليكتري حالي بن كاك محمد أقينا نختي صالح 1357 حيج مردميك لإيرانا موجود النية كقيام بك وحيج كس فكرناك كقيام بك وحيج الرهبرية موجود نية. BBC باركة مستندی که دروست کرد لآغای صادق قطبزاده کاورای هیکلیه و خمینی گرت که الهواف ماکتی تخوارو. آغای صادق قطبزاده اولین رئیس صدا و سیمای ملی ایران دوای انقلاب 57 بو کلیو دوای لسالکان 60 آیت الله خمینی بفرمان خوی گرتی و اعدامیان کرد. صادق قطبزاده لروايات مستندة إعلامك وBBC إعلامك تاس بهار 1357 أكثرية قاطبة مردمة إيران آية الله روح الله موسوية خميني ناس وآغاي قطبزاده يجي خميني من ناوم بيدا من قولم كرد ناقاهن آغاي آية الله خميني تبديل أبي بالرحبر كاريزماتيك انقلاب 57 22 من 1357 بتسليم بونا ارتش إيران وحما فركان هواني روز إيران لبرامبر خميني ولبيك بخميني وتن آغايا حسين فردوست لشكر وارتش خات دس خويني والتمام بدنية ساواك كبريتية لا مأموران موساد CIA وتربية يافتقان دس موساد CIA أخات دس آية الله خميني تا أقدام ما جراكنا نظر إيمو واسع لنظر إيوشتي كترا
ئاغای سەدام حسین هیچ مشکلێکی تەکە ئایەتوڵا خۆمینیان نییە. ئاغای بەنی سادر ئەوەڵین ڕئیس جمهورە ئێران لە مصاحبەتەکە حوسین دەهباشیە ئێژیت نەمایەندەی ئێمە لە سەفارەتە بەغا پەیامێک تێرێ لە تەرەفە سەدام حسین و تێت ئێژێ ئاغاگیان عدەیە خەریکن سەدام حسین تەحریکەکەن سەدام حسین ئامادەیە تەبریککردن و پیرۆزباییە بە خومینی ئەما خومینی حەز بە سەدام حسین ناکە وەم نەمایەندەی عێراقیش ناوێنێت خومینی سودورە ئینقلابەکە تۆجۆکەی و ئەوەی کە ئەوێت و باعەس ئاغای سەدام حسین ئەلجەزایر بدڕێنێ لە پشت تەلەڤیزیۆن و پەلامارە ئێران با بێنە ئەگرا با ئێستا ببێنە ساڵە 57 من خەریکم ئەمەیژم یەک نەفەر لەوانەی کە سیاسی بوون حتا ئەوەی کە دەرە زندانە ئەڤین نەشکیا و زندانە قەسر نەشکیا مەوجود نەبوون ناو جامعە و ناگەهان دەرەکە شکیاوتیان انقلاب پیرۆز شد طبيعة وزنکەشیە سیاسی دەسی پێکرد مجاهدینە خەڵق تەزاوراتە 400,000 نەفەری کرد لە شارەتارانە سخنرانی 200,000 نەفەری ئاغای مەسعود ڕەجەبی و موسا خیابانی موجودة تظاهراتێک گەورەی نیمملیۆنیە فەدائیانە خەڵق موجودة ئایەت الله خومینی بدون هیچ ساختارێکی سازماندهی کریا گواردە ئێران بووگە تحت عنوان الرهبەریە معنەویە انقلاب ئایەت الله خومینی قدرەتی نییە ئەمانە گشتی سازماندهی کریاگن گشتیان سازماندهی کریاگن یعنی ئایەت الله خومینی لە قومیشە مەسعود ڕەجەوی ناوێنێت چون ئەترسی لێیان ئێستا من عەرز دەکەم بزانن من خۆم جریانێکم خسکە سەرڕێ پێژم ئەمە مەتن دروست ئەکا و قرار نییە هیچ ڕێکخراوەی دروستکەم تەسەور بکەن کەسانە لە ژێری ئەم مەتنە بێن 4,000 چەکداریان بوویت طبیعەتەن من یەک دانە چەکدارم نییە چون سازماندهیم نەکردەگەن ئایەت الله خومینی هیچ نیرویەکی اجتماعی نییە هیچ نیرویەکی سازماندریاگی نییە ئللا ئەرتشێکە دریاگە سەردەسی و دەوڵەتە بازرگانێک کە تێتە سەر قدرەت و قانون ئەساسی سکولارێک کە هەسی و ئایەت الله خومینی هیچێ ناتوانێت بکات بەهارە ساڵ 1358 سەفارەتە ئەمریکا تەوەسوتە مجاهدینە خەڵق ئشقاڵەکرێ دەوڵەتە بازرگان مجاهدینە خەڵق فڕاداتە دەرەوە 13 ئابانە 1358 بە فەرمانە خومینی پەیڕەوانە خەتە ئەمام سەفارەتە ئەمریکا ئەگرن تەمامە کارمەندانە سەفارەتە ئەمریکا ئەو نەوبارمتەیە ئێران بۆ ماوەی 400 وردەی ڕۆژ ئەم ڕۆژمێرانە خەریکم بۆ تێژمێرم مامۆساتەوە تەوەجۆ بکەم ناگەهان لەم زمانە من ئەم کۆرنمەترە تاریخیە تێم ئێوە دقیقاً گشتی وەبیرتان تێتەوە لەم زمانە حزب دموکراتە نەبووکە حزب دموکراتێک ئەسڵن موجودیەتی نییە و ئەمانە عدەی جوانن پراکەندە بووگن هاتگنە عێراق لە ساڵە 1350 و لە پەنجاکانە ئێرانە ئاغای ئەحمەد تەوفیق ئەکوژرێتەوە سۆت عەبدوڕەحمانە قاسملو ئاغای عەبدوڕەحمانە قاسملو ئیعلامەکات کە دەبیرە کل لە حزب دموکراتە حزب دموکراتی عملا موجود نییە ئەفرادی موجود نین و چوبنە خەفا ناگەهان لە خەلە 57 ئەو ڕەحمانە قاسملو سەر دەرتێری لە شارە مەهابادا بێ ئەوەی کە هیچ تەشکیلاتێکی بێت هیچ سازماندهیەکی بێت هیچ عمقێکی اجتماعی بێت هیچ شناختێکی بێت ئاغای عەبدوڕەحمانە قاسملو لە کۆنگرەی چوارە حزب دموکراتە ئەتوانێ فەردێ بەناوی غەنیە بلووریان بخاتە کنارەوە و عەلا ڕەقمەوەی کە غەنیە بلووریان ئەکسەریەتە ئارا و حمایەتی وا لە پشتا لە خەڵکە مەهاباد و حتا ئەتوانێ نەمایەندگی خەڵکە مەهابادیش بێتە ئەستۆ ئای ئەو عەبدوڕەحمانە قاسملو ئەبێت و دەبیرە کل لە حزب دموکرات و مسەوباتە حزب دموکرات ئەگۆڕێت و حزب دموکرات کە بەشێک بوو لە حزب توودەیە ئێران تەبدیلی ئەکات بە حزب دموکراتە مستەقل و شعار خودمختاری هەڵەسێنێت ئایەت الله خومینی قدرەتی نییە نفوزی بووە بۆی ئایەت الله خومینی شلە لە ئەوڵێ سخنرانی ئایەت الله خومینی موجودە ئێژێ ما مەگەر چەند بار انقلاب کرده بودیم انقلاب نەکرده بودیم لذا از این به بعد بایستی انقلابی عمل بکنیم نه ئای خومینی قدرەتی نەبوو نەیبوو چون بازیگەران لە منتەقە بوون ئەوەڵین کەسێک کە کۆمەکەکە بە ئاغای خومینی قدرەتی تەسبیب بێ کێس عەبدوڕەحمانە قاسملووە عەبدوڕەحمانە قاسملوو ناگەهان بە بەهانەی شەڕ کوردستان جەنگە دوشمنە داخلیە تەجزیە تەلەب دروست ئەکا مفاوزاتەکەین و مفاوزات ناکەین و مفاوزاتەکەین و مفاوزات ناکەین و ئایەت الله خومینی ژە قاعلەی کوردستان ڕا ختم کنیت ئایەت الله خومینی خۆی ئەوێت و فەرماندەیە قوات و اختارەدا بە بەنی سەدر تا بەنی سەدر بێژێ پوتینەکانتان دەرمێرن تا قاعلەی کوردستان ختم شەوە ئایەت الله خومینی ئەژێ نیروی دەریایی بەرەت پاوەرە بگیرێت
خب لەگرا تۆ ئەوێنی دوژمنە داخڵی مەوجودە و عیدەیەک سکووتیان کردە لەم ماجرا تا ئەبینە 28 مرداد 1359 صدام حسين حملەیە کاتە ئێران آية الله خميني تحت مماشات وتحت نمایشەکان بني سدر خلعكا وبني سدر مجبولة يدرشي لقرا سي خرداد 1360 آية الله خميني إعلام الجنگ كابر عليه مجاهدين خلق موسى خياباني وجنه آغاية مسعود الرجوي لخانتينيك لتارانا كجلينا جمهورية إسلامي خليك برو تثبيت قدرة أروى بس جمهورية إسلامي احتياجي بشر هست هم شر داخلي وهم شر بيروني آية الله خميني يجي جنگ نعمت هست جنگ تا بيروزي توجه كي أنا قاعد تثبيت قدرته الرهبرية كقدرتي نية نيسي موجوديتي نية ولا مقابلها اديك اويسن بلام داستان امسا كجنگ صدام حسين يزيدي كردن وحسيني كردن كمك اكابما وهم زمان غير صدام حسين حرب قادسية ناواليد وقرار بفتح الفتوح بكاد لقرا شو اتفاقية كفي لقرا ام شر موهبته هم صدام حسين قدرته خوي تثبيته بين العراق صدام حسين تازات قصة سركار معاون الرئيس جمهوري بقى عراق فيلد ستيته عراق كشوريكا كهيج آرامشي كيتيانا وقا هروكو سوريا هروكو أكثرية ولاتانا عربية كدروس أكرين وفيلد ستيتن واحتياجان بجنكس ولكن أما مردماني كخناش نجينا بار السلطة وإشي أمانة كوتيان بي متمركز يان كيدنا والشاركانا داستانا كرد أكثريتي أمسا بس ام خانشي كإيما كردمان تعبيرك نبو للراديو مونتو كارلو تعبيرك كإيما خومان بيجين مردم قشتي ايجيت خميني قيامي كرد مردم ايران قيامي كرد ايما ايجين امريكا فازت دوم دولة ايراني دس بيكرد بآية الله خميني بتمام قدرت لبشتي ويسيا تا اقرا ما مستا ايوا لم خانشي ايما ايرادك تانهز تا بقين بو خلقين مفقودك بالي من دوو ملاحەزەم دوو تێبینیم هەیە بەڵێ یەکی جام پێم باشە جەنابەت کە ئەوە بە تااقەت و بە قوڵی ئەچیتە ناو بابەتە مێژوویەکان دراسەیەکی قوڵ بکەی لەسەر ئەو چەند ساڵەی کە خومەینی لە نەجەف بووە بزانە چی کردووە من تەنیا یەک نمونەت بۆ باسەکەم تەنیا یەک نمونە ساڵی 1982 بەڵێ 1982 مام جەلال لە شاخە سەرکردایەتی شۆڕشەکە لە ماوەی ئەو ساڵات دوو جار بە ئەندامێکی قیادی ڕێخستنە نهێنیەکانی ناو سلێمانیا دوو جار لە شاخەوە نامە ئەنێرێ بۆ ئیمام خومەینی لە نەجەف لێرە مەبەستم تەنها یەک شتە ئەگەر لە نەجەفەوە کاری سازندەگی نەکردێ بۆ ناو ئێران ئیمام جەلال ئیشی چییە چۆن ئەزانێ لە شاخەوە نامە بنێرێ بۆ ئیمام خومەینی ئەوە بیخە بینی دوو کەوانەوە بۆی دراسی بکەیت کاکە محەممەد بەسەر چاوم کاکە محەممەد مام جەلال ئینسانە درۆزنێکە و ئەم نامانە چون گەورەترین مەرجعی تەقلید ئایەت الله خۆئیە و بروجردیە و خۆمەینی هیچ نییە ئەمە قسەی مام جەلال نەبوو ئیمام جەلال سەنەدە تاریخی مام جەلال نامەکەی وا لەکوێیە کاکە جا قوربانگیان سەنەدی تاریخی ئەزانی بۆ تەماشاکە کاک محەممەد ببەخشە من معزەرەت مەس ببەخشە چون خومێنی ئێشە یەک قورسایی بوێت قورسایەکەشی مەرجع عەزیمە شیعەبوونە ئایەت الله شەریعەت مەداری لە خومێنی فرە سەنگینترە ئایەت الله خۆئی لە خومێنی فرە سەنگینترە ئایەت الله بروجردی لە خومێنی فرە سەنگینترە من لە ئێران زۆر ژیاوم بەڵێ لە قیاداتی ئێرانی جگە لە ئیمام خومەینی خۆی لەسەری سەرەوە هەموویانم بینیمە حتا خواری خوار هەر لە ساڵی 1970 کە هاتوومەتە ئێران وەکو کوردێک کە هەڵەبجەی و وەزعێکی تایبەت کە لەو کاتە هەبوو من وتم بۆی عەرزی جەنابەت دەکەم ئەو قسە کە کردم مام جەلال نەینووسیوە لە کتێبی دیداری تەمەنا نییە و لە بەقەڵەمیشی نەینووسیوە پێشمەرگەیەکی نووسەر
کە تاریخی یەکێتی لە 500 لاپەڕە تقریبا نزیکی 500 لاپەڕە نووسیوەتەوە بە ڕۆژانەی ڕۆژمێری پێشمەرگەیەک کە خۆیەتی و هەنگاو هەنگاوتیایە ژیاوە باسی ئەوە وەکو منتۆی سە ئیشی بە مەوزوعەکە نییە مە ئیشمان مەناوزوعەکە شتێترە باسی ئەو ئافرەتانە ئەکا کە چۆن لە ڕێخستنی نهێنی ئازا و چالاک و لە ناو سلێمانی وە چه مهمەیەکیان پێدراوە جا من ئەو مۆزوعەی مام جەلال ئەخەمە پاڵ مۆزوعێکی تر چونکو ئەکرێ لە بابەتێکە من و تۆ متفق بین لە یەکێکیشیان مختلف بین البته مامۆستا ڕاستە فەرمووی با من نوکتەیەکیش پێش بە خزمەتتان جەنابتان ئەگەر ئەو ڕۆژەی تەیارەکەی فەڕەنسا دێت لە تاراندا ئەبەزێ و ئیمام خومینی پێ ئەو ڕۆژە لەو لەحزە لە جاتی ئەوەی تەیارەکە طبعا تەیاری فەڕەنسا و بە هەیئەتێکی فەڕەنسا و بە ڕەسمیوە لە پاریس ئەهێنرێتەوە هەموو کەسێتی ئەگا بابەتەکە چیە ئەگەر ئەو ڕۆژە لە جاتی ئەوە ڕەجەوی لەگەڵیا دابەزیایە دەوڵەتی ئێران بۆ ڕەجەویە بوو هەموو کەسە و ڕۆژە حاڵی بوو بە ڕەسمی هێنانی فەڕەنسا بەو ڕەسمیەتە بەو حاڵە لەو حاڵەتە متەوەتیرە ئێ وڵاتە ئەم کاسە بێژەر کاسە نییە ئەم بابەتە بێ پشت و ڕوو نییە وا شتێکی سادە و حەدەسێکی سادە نییە کاکە ئێمە ئەو کاتە تێگەیشتین بەڵام دوایی باشتری تێگەیشتین لە کتێبێکی دووجەڵدی هەیە پیاوێکی لای ئێران خۆی نووسوێتی عەلەمدار کێ عەلەمداری پێڵێن باوکی هەر وەزیری دەرباری ڕەزا شا بووە خۆیشی وەزیری دەرباری شا بووە ئەسەدوڵڵا عەلەم منزوورتانە ئەسەدوڵڵای عەلەم ئەمن لە 98 ئەو دوو کتێبەم خوێندوێتەوە ئەو دوو کتێبە زۆر بەوازحی تەحلیلە تاریخیەکە و بۆ یعنی ئەگەیتە ئەو نقطەی کە ئەم حەدەسە چۆن ڕوویدا لە ئێرانە دوو قووەت هەبوو بتوانێت حکوم بگرێتە دەسەڵات ئەو ناوانەی کە ناوت بردن ئەو مەرجەعە گەورانە ئیتر خومینی ژێکێک بوو لەوانە لەگەڵ حیزبی توودە عەفوەن حیزبی توودە موجاهیدینی خەڵق لەگەڵ ئەوە ئەم سێ تەرەفە هەبوو ئەم سێ تەرەفە بۆ غەرب ینی بۆ ئەوروپا و بۆ ئەمریکا و بۆ تەواوی غەرب ئەهوەنترینیان بەنیسبەت غەربەوە لەو لەحزە ئەبێ قیادەکە تەسلیمی ئیمام خومینی و ئەو وەزعە تایبەتەی ناو ئێران بکەن چونکو حیزبی توودەکە وازح مباشر ارتباطەکەی دیار بوو کە باسی ئیتیحادی سۆڤێتی و شوروی ئەو سەردەمەیە مجاهیدینی خەڵق تێکەڵەیەک بوو یەکلایی نەئەبووە بۆ غەرب چۆن مامەڵەی بکانی ذهنیەتی ئەو کاتەی ئەوان بە جۆرێ بوو کە ئەوان پیان قوبوڵ نەئەکرا لەبەرەوە ئەبێ ئێرانی چونکو ئەمریکا لەگەڵ ئێرانە گەیشت بووە نقطەی سەفر ئەو ڕۆژەی کە ژنی شا ئەچێ بۆ مۆسکۆ بەدزیوە ئەو ڕۆژە لە ئەمە تەعان بیدایەتی سراحەکە وەکو ئەو نووسەرە ئەو کابرا ئێرانی خۆتان باسیەکە لە ساڵی 72 سەرەتای تێکچوونی شا لەگەڵ ئەمریکا لە 1972 دەست پێکە لەسەر جزیرەکانی بینی ئیمارات و ئێران ئەبوو موسا و تۆم بۆ بزرگ و تۆم بۆ کوچک لەسەر ئەو سێ جزیرە خلافەکە دەست پێکە لە بینی ڕئیسی ئەمریکی و لە بینی شا ئەم خلافە ئەخایەنێ هەتا ساڵی 79 ئیتر شا بۆ بەدیلە گەڕێ یعنی بەدیلی ئەمریکا بەدیلی شتەیە لەو کاتە جەنگی سارد لە بینی ئیتیحادی سۆڤێتی شوروی و ئەمریکا گەیشتوەتە ئاسێکی زۆر قورس زۆر ناڕەحەت رووسیا ئەوێت بە هەر ڕێگەیە بۆ بگاتە خەلیج بگاتە کەنداو بگاتە وڵاتن ئێمە پێڵەن ئاوەگەرمەکانی خەلیج بە معنای نەوت و شوێنە حساسەکەی تیجارەت ئەمریکاش پایەگای ڕەسمی ئەمریکا ڕئیسی نەڕەسمی پایەگای ڕئیسی ئەمریکا لە تەواوی خاوەرمیانە
لە پاکستانەوە تا میسر ئێرانە لە میسرایی تر زیادێتە میسر و ئیسرائیل شا ئەگاتە ئەوەی کە شا و ڕئیسی ئەو کاتەوە زەم نیکسۆن بووە بە تەلەفۆن شەڕە قسە ئەکەن ئەگاتە شەڕە جنێو بۆ چونکو دوجار ژنیشە ڕۆیشتۆ بۆ مۆسکۆ بۆ ئیتیفاقی بۆ سەرەتای ڕێکەوتنێکی تازە تا بێتە بەدیل بەدیل تازە ئەبێ ببێ ئەمریکا دەستی شۆردووە ئەمریکا خیاری دوای ئێرانی هاتوۆتە سەر تورکیا یعنی تەواوی دەستگا ئیستیخبارات و مخابرات و عەسکەریەکانی نەقل کردوتە تورکیا چۆڵی کردووە بە دوای بەدیلە ئاگەڕێ بەدیل ئەوە تورکیایە بۆ ئەو لەناو ئێرانیشە ئەهوەن کێیە بۆ بەدیل تەوان حزبی توودە نییە مجاهیدی خەڵقیش نییە ئێرانی ژەبێت تازە بەدیلی هەبێ وەزعەکە تازە گۆڕا سەرفێک حرەکەتی یعنی حرەکەیەک جوڵەیەک دەسەڵاتێک قودرەتێک ئەوێ بێتە ئێران یەکەم ئیشی ئەوەیە بێ ئاوا لە بەردەمی شوورەویە بوەسێ ئێران نەبێتە پرد بۆ ئاوەگەرمەکانی خەلیج مامۆستا محەممەد دەستان خۆش پێجا با من هەڵقە مەفقودەکە بۆ تەکمیلکە مامۆستا جنابەت سابقەیەکی ئیسلامیەتی و متدەین بوونتان هەست لە مەتنە ئیسلامیە شتێک کەس بەناوە حەدیثە زەعیف و حەدیثە سەحیح ئەم نەقلە قەوڵەی کە ئەم ئاغایە پێشمەرگە لە ڕۆژمێرە پێشمەرگیری خۆی کردی کەس بە مەحزە ببەخشن من ئاوا قساکەم ێژێ پرسیان لە فلانە کەس شاهێدە کێس وتی فلانە کەس بزانن ئەگەر ئەمڕۆ من بچم ئایەت الله سیستانی بوێنم لە عێراقا دلیلی هەست دلیلی ئەوەسە مەرجع عالی قەدرە شیعە و شیعەیانە جیهان ئایەت الله سیستانیە ئەمما دلیلی ئەوەی کە کەسێک نامە بنووسێ بۆ ئایەت الله خومەینی ئایەت الله خومەینی مەرجع عالی قەدرە شیعە نییە یەکێک لە مەراجع شیعە زوە لە ئەو عالی قەدرتر و گەورەتر مەوجودە کە باتە ناوت دەمە خومەینی و نێنتەکە خومەینیشە و خومەینیش ئومقی نییە ئەسڵەن نیسی و کەسێکیش نایناسێت با بێنە سەرە ئەم مەوزوعە کە جەنابە بەحسە کرد ئەمما مامۆسا ئەوەی کە جەنابەت فەرمایشت کرد لە زوانە ئەسەد الله عەلەمە و منم کتیبی ئەسەد الله عەلەم من نەخوێنگە ئەڵبەتە کتی و هایەکیش کە ئەینووسن بە نەزەرە من ئەکسەرەن لاتائلاتە و جەعلیاتە و ئەوانەی کە بەحسیەکەن ئەسڵەن وانیە و داستان ئەسڵەن ئەمە نیە داستان شتێکی ترە داستان دانانە ئەساسە دەوڵەتە ئێرانیە و ئەمەی کە بۆ ئینقلاب ئیسلامی بزانن جەنابتان بە دروستی شارەتان کرد چون هێدا حملەی اتحاد جەماهیری شەوروی بە ئەفغانستانیان تحت ناوە تەلاشە اتحاد جەماهیر شەوروی سۆڤیەت بۆ گەیشتن بە ئاوەگەرمەکان خەلیج تعبیر کردەوە ئەمە سوالە گەورە ئەمەسە اتحاد جەماهیر شەوروی چه ترسێکی لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا هەست لەشکرکێشێتە خاکە ئێران وا لە ساڵ 1920 بە 2 چەقانە تارانیان گرت وانچانی دووبارە بیکرد و ئەمما اتحاد جەماهیر شەوروی بۆچی ئێشێ حیزب توودەیە بەردات و ئیجازە بدە ئیاڵەتە متحدەی ئەمریکا خومەینی بوو گەورە بکاتەوە و بێریتی خومەینی دابنێت چه منفعەتێکی واتیە ئەو بەڕاحەتی ئەتوانێت بە تەقوێتکردنم باڵە چەپ تەواوە ئێران بێرێتە ناوەژێرە دەسەخۆی و دەستی بگا بە ئاوە گەرمەکان ئەربێژین شەوروی چارە ئەمریکای نەیە کرد شەوروی سابەتی کرد لە فرجێگێکە چارە ئەمریکای کرد و ئەمریکای وادار بە پاشەکشە کردو هەل لە دانە موشەکای هەستەیەک لە کوبا بۆی دانیا تا شەڕ کۆرە تا شەڕ ویێتنام یاڵەتە متحدەی ئەمریکا تێهەڵدانە خاسی خواردبوو لە اتحاد جەماهیر شەوروی خب ئەمە بێنە سەر ئەم مەسەلەی خوێندنەوەی ئێرانە با من ئەرستان کەم کە داستان چی من تاریخ ئاوا ناخوێنمە فلانە شاه هات و فلانە شاچوو فلانە شاجمێنی داوە فلانە کەس من تاریخ لە ناوە مراوداتە مردمە ئاخوێنمەوە لە ناوە سەلیقەی خۆراکیانە من تەمەدون لە قسوورە پادشاهاکانە دنباڵ ناکەم من تەمەدون لە عاداتە مردمە دنباڵەکەم بۆچم بە شوێنیە بزانم مردمی عاداتە ئیجتیماعیان هەست ئەمانە چ میزان فەرهەنگیان ئەمیقە تەرزە پوششیان بۆ مەراسمهای مختلف فەرقەکە یا نایکە من بەوە ئێژم تاریخ بەوەی کە فلانە پادشا هەڵی کرد و دای کرد و هاتوو چوو من بەوە هەر پیتەخەنم تێ مشتێ داستانە بێ شەواهدە تاریخیە مشتێ لاتائلاتە و ئەمە بابێ مەسەرە دەوڵەتە ئێرانی یەکەم جار کە ئەساسی دائەنرێت من بەحسم کرد
جنابتان ئەم پێشەکیتانە نەبیست کە بزانن وەختێ انقلاب ئەمریکا ئەکرێت انقلاب ئەمریکا فقط شۆڕژگیری مردم ئەمریکانی و مەجلس عەوامە بریتانیاس کە نەیگەرەکەی تر ئەدامە بدات و انقلابەکەی خۆی ئەواتە ئەمریکا و ئەوەن دەوڵەت بە ساختارە جدید لە دنیای مۆدرن لەسەر ئەساسە لیبرالیزم کلاسیک لە ایالات متحدە ئەمریکا تێرن لەبەرەوەی لە خودە بریتانیا ئەم اتفاقا نەکەفێ. ئاغای ئەلێکسی توێڵ کتێبێکە نووسێ و ئێژێ بەم ڕژیمە ئیتر بەم حکوومەتە ناکرێ وەکو حکوومەتەکانی قەدیم ناو بنێ. ئەوەڵین مەتنە دموکراسیە کلاسیک ئەو ئاغای نووسێ. ئەگەن لە دۆرانی جەنگ جیهانیە دووەم خانمە هانا ئارێنت تێت ئێژێت ڕژیمە فاشیستی، ڕژیمە نازیستی، هەر لە فرانکۆوە تا موسیلینی تا ئەڵمانە نازی ئەمانە لە چوارچێوەی فەلسفەی سیاسی قەدیمە جواو نادرێنەوە و تا ئستالینیزمە ڕووسیە و ئەمانە یەکسری نظامن کە دارای مشخصهای جدید و تعریف جدیدیان گەرەکە مەفهومە تۆتالیتاریزمی بۆ دروستەکە. ئێمە لە خوێندنەوەی مەتنە خۆمانە چوار دەوڵەتە ئێران، عێراق، سووریە و تورکیەمان بە هیچ فەلسفەیەکی سیاسی قابلە تعریف نیەن بەڵکو ئەمانە شتێکن بە ناوی نووسینگە کۆرپۆریشن وەکو چۆن کۆمپانیە ڤیرجینیای بریتانیا ایالات متحدەی ئەمریکای شمالی تێرێتێژێر دەسەخۆی و داگیریەکە وەکو چۆن کۆمپانیە هەندە شەرقیە بریتانیا تێت هندوستان بە ئەستعمار ئەکێشێت و لە کناریە بەشێ لە چین و وڵاتانە ئاسیا بە هەمان سوورەت لە سەرزەمینە ئێمە کۆمپانی تێندا ئەنێن و ناوی لێ ئەنێن ئێران، ناوی لێ ئەنێن تورکیە، ناوی لێ ئەنێن عێراق و ناوی لێ ئەنێن سووریە. ئەساسنامەکەیشتی ناسیۆنالیزمە تورکیە، ناسیۆنالیزمە ئێرانیە و ناسیۆنالیزمە عەرەبە کە لەسەری شەکڵ ئەگرێت. لەگرا یەک اتفاقەکە فێ ئەساسە ئەوڵ ئەمە ئاغای ئاتاتورکە لە ڕزاخانە پەهلەوی تەقلیدەکە ئەساسە ئەوڵ هاوردنە بنکە ئەنستیتۆیە دەوڵەتە مۆدرنە یعنی ئەرتەش، دەستگاهە ئەمنیەت، دەستگاهە ئامۆزش و پەروەرش هەمان کارەکە کە ئەرتەشێکە. دەستگاهە ئامۆزش و پەروەرش دروستکردنە زوانە ڕەسمی، دانشدا، خەدەماتە دەوڵەتی و مؤسساتە دەوڵەتی، دادگستەری و پارلەمان. ئەمە لە سەر و تێدنی بۆ چون گەرەکیانە دەوڵەت لەگەرا دروستکەن. خب ئەوڵین یەک اتفاقە تاریخیەکە فێ بۆ ئەوەڵین بار لە تاریخ ئێمە دانەیە پادشا مەجبور ئەوەی کێو بە کێو عەشیرە بە عەشیرە بەگ بە بەگ شەڕکە بە خودعە و نەیرەنگ و تەزویر و هەر لە مەحموودخانە دزڵی تا جافرسانە هەورامان ئاغای حەمەرزای پەهلەوی شەڕەکە. وەلی جالبە هیچ کام لە شاکانە پڕتومتوراقە قەبلی هیچ کامیان ناتکردە کە دوو بەگا شەڕکەن نایکردگە وەلی ئەمە ئیمپراتوریەتە گەورەی ئێرانی بووگە. بگذەرین ئەمە فازە ئەوڵیانە. فازە ئەوڵ دروستکردنە ڕیخت و قەبارەی دەوڵەتە لەزا مەردەمی بۆ کۆچەدەن شارەکانیان دروست کردگە ئیستا خەڵکی بۆ کۆچەدەن جریانە تەختە قاپوو دەست پێیەکە. ئەمە لەگرا یەک اتفاقەکە فێ یەک اتفاق جامعەیەکە لە ناوی شارەکانە دروستەکەن هەنووس سنەت تیا قدرەتمەندە، سنەت هەنووس لەناوێت یا قدرەتمەندە مقاومەتەکە ولذا حکوومەتە پەهلەوی ناتوانێ ئەمە بشکێنێت و نەهادە ڕۆحانیەتیش کلک بەرزەکاتەوە و ناتوان نەمیشە کۆنتڕۆڵکەن. دوو کارێشێ بکەن. فازە دووەمە دەوڵەتە ئێرانی ستارتەخوا هەدەفی هەست. هەدەفە ئەوڵ لە بین بردنە سنەتە. هەدەفە دووەم داخڵکردنە ڕۆحانیەت بێئەتبارکردن و خەسەندنە ڕۆحانیەتە چه بەبارە سونیە چه بەبارە شیعە و ئەکسەریەتی شیعە. خب ئەمە چۆنەکەن؟ هەڵگرە بارە سنەت لە هەر جامعەیەکە ژنە و ژنانە بێسەوات و ژنانێک کە سنەتی بوون مناڵانە سنەتیان دروست دەکرد. مردم لەژێ ئەکسەریەتە مردم لەژێرە حکوومەتە پەهلەوی حازر نەبوو کنیشکەکانی بەهێنرێتە مەدرسە و ناچوونە مەدرسە. لذا تۆ حکوومەتێکی مەسەبی دانی وەختی حکوومەت خۆی ئەوێت و نەمایندەیە ئەخلاق هیچ کەسی ئەخلاقە فەردی نەگەرەکەی تر چون حکوومەت ڕایەتیەکە چون حکوومەت پلیسی بۆ دانیاگە. ئەوڵین اتفاقێکە کەوێ ئەمەسە جامعەیە ئێران بە لێشا و کنیشکەکانی هەنێرێتە مەدرسە. بۆ جەنابە جالبە کە بزانیت لە مەقتەعی ئبتدایی تا دەبیرستان و دیپلۆم مەدرسەیە کەنیشکانە وە کوڕانە لە یەکجگێس. بۆ جالبە کە لە ئەوجە دەورانە بلوغ جنسیە دوو جنسە نائاشنا بە یەکتر دوو جنسە تابوو بە یەکتر ناگەهان لە زانکۆ تێکەڵەکرێن. ئاغازە فەسادە ئیجتیماعی لە زانکۆ دەست پێیەکە. دەوڵەتە ئێرانی
بەمە ڕۆحانیەت و پایگاه ڕۆحانیەت ئەشکێنێت، پایگاهە سنەتی ئەشکێنێت، ڕیش چەرمێک، خانەوادە، سەرانە عەشایر، سەرانە قەوم گشتی ئەشکێنێت. ئەمە کێ ئەشکێنێت؟ دەوڵەتە جمهوریە ئیسلامی ئەشکێنێت. ئەمڕۆ جامعەی ئێران چه شەکڵیە؟ جامعەی ئێران جامعەیەکی لە یەک تەرازیاک لە لەحاظ ئەخلاقی. یەک پرسیارێ بکەم؟ فەرموون. ئەم تەحلیلەی جەنابەت ئەگەر بڵێن ئەم تەحلیلە تەواوە، یعنی بە نەزەریش نەبێ لە نەتیجەنی بە عەمەلی وا دەرەچێت، ئایا جمهوری ئیسلامی بڵێن دەوڵەتەکە بە قەستی ئەمەکە یا بە نەزانین تێی کەوتووە؟ بە قەستی هەدەف ئەمەسە بەمە بگا بۆ گەیاندی. ئەم پرسیارێکی تر دروستەکە، هەر مجتەمەعێک کەڵچەری ڕەسەنی خۆی لەدەست بدە، سنەتی ئەفری خۆی لەدەست بدە، ئەخلاقی ئیجتیماعیش لەدەست بدە، دیارەکە لە ئاخیرا هیچی نامێنێ، یعنی دەوڵەت بێتە نمایندەی هەموو شتێ لە ئاخیرا ئەکاتە هیچ، لە ئاخیری دوورە. چ قازانجێ لەو ئەکەن؟ من حەزەکەم بیزانم. جامعەی ئێران قازانجەکە یا دەوڵەتە ئێرانی قازانجەکە؟ ئەمە دوو شتی جیاوازە. ئێمە ئەوڵەن جامعەی ئێرانیمان نییە و ئەوەی کە ناوی دەوڵەتە هەر وەکو ئیشارەم پێکرد، کۆمپانیەکی دانریاگە کە ئیدارە کونەندەگانی هەست و ئەم ئیدارە کونەندەگانە تەپیان داگەسە سەری و شکلیان هەر جووری بێ مهم نییە. یەک چت دەگرا مهمە. من بە مثالێک دەتوانم دەست پێ بکەم. مامۆسا فەرزکەین دوور لە ئێوە فەرزکەین جنابەت گەرەکتە حیوانی ماڵیتان بێت، حیوانێکتان لە ماڵا بێت، تەبیعەتەن گورگ نایری، سەکتێری گورگ ئەدڕێ وەێ سەگ دەستەمۆ ئەوێت لە تێنانی بۆ فڕادەی تەواوەکاری. خۆ حکوومەتەکان مردمە منقادیان گەرەکە، مردمێکیان گەرەکە دیسئۆبەی نەبن، ئینگلیسیەکانێژێ فەرمان بوردارون، بۆ ئەوەی کە مردم فەرمان بوردار وێشی هەرچی دەسەڵاتە لێ بسێنی، هەرچی قیەمە لێ بسێنی، ئەوەی کە ئەحساسی قودرەتی پێیەکە لێ بسێنی تا تاکوتەریا بوێت، تا تەنها بێ و تۆ بتوانی بەسەری و سوڵتە بکەی. و ئەمە لە سەرزەمینە ئێمە، لە سەرزەمینە ئێمە خامفرۆشی ئەکرێت. کۆرپۆرێشنە ئێرانی نەفتە فرۆشێ، منابع و معادن ئەفرۆشێ، فقط خامفرۆشی ئەکرێ. با من سوالێ لە جەنابە بکەم، بۆ جەنابە جانبە لە 1950 دەوڵەتە ئێران گەرەکێسی بۆمبە ئەتۆمی دروستکە لە 1950 ساڵی چەند ئەیسە 2021 دەوڵەتە ئێرانی فرە ئیدعایەتی فرە باسەوادن، دەوڵەتە ئێرانی هەنووز نەیتوانێت بۆمبە هەستەیی دروستکە. ئەمما پاکستان 1958 بە ئیستیقلال گەیگە موجودیەتی پیا کردگە، بە چەند دەهە ساڵ یعنی 20 ساڵ تبدیل بووگە بە هەفتمین قودرەتە هەستەیی جیهان. سوال ئەم ئێرانە بۆ هەر نەیتوانی بۆمبە ئەتۆم دروستکە، بۆ ناتوانێت دروستیکە؟ سێ دەوڵەت بەیەکەوە، میسر و پاکستان بەیەکەوە قەراریاندا دروستیکەن. میسر هەتا ئیسا چەکوشی لە عەرز ناهەوە، هەر هیچی ناکرد. ئەزانی منزورم چ بوو؟ دەوڵەتە ئێرانی ئیستا با من نوکتەیەکە عەرزکەم، دەوڵەتە ئێرانی بە وەزیر ئومورە خارجەیە. پرسیارم لە شتێ هەیە زۆر مهمە بەلامە تەمان مەسەلەی جامیعە. تۆ فەرمووت ئێمە جامیعەمان نییە، یعنی مجتەمەعی ئێرانی وجودی نییە ئێستا. نەخێر نیمانە، هەر نەمان بوو هیچ وەخت. پێشتریش نەبووە؟ نەبووە، هەر نەبووە. لەکەی ئەوە بابەتێکی گرنگە. هەر لە ئەوڵۆ کە دەوڵەتە ئێران دروستەکەن نییانە جانەکە. ئاخر ئەگەر ئێران هەر بەجددیمە، ئەگەر ئێران بەم قوڵیەوە بەم فەرهەنگە قوڵەوە بە فارس و بە کورد و بەوانی تریشیوە خاوەنی جامیعە نەبن و هەر نەبوو بێ، ئیتر معناوە لەم خاوەرمیانە هەر جامیعە هەر نییە. نا ئەجامعە بە تعریفە جەدیدی، سۆسایەتی بە تعریفە جەدیدی کە تێتە بەرەو. ئێمە ناڕۆینە سوراغ بە بەرلەوەی کە 200 ساڵە پێش ساختارە ئێمە چه شەکلی بووگە و ئێمە بەمە چیمان وتگە. ئێمە تێنە سەر ئەم مفاهیمەی کە مفاهیمە دنیای جدید و دنیای مدرنن. جامعە مفهومێکی انتزاعیە. سەردەمی مۆدرنەیە. بەڵێ جامعە مفهومێکی انتزاعیە. جەنابەت وەختی شار دروستەکەی زەرورەتە تەشکیل بوونە شار لە وڵاتانە ئەوروپاییە تاریخی تێ ئەپەڕێنێ. تاریخەکە ئەمەسە کۆتا هێژمە خزمەتتان. یەک عیدە ڕعیەت یا سەربەند
کە جەدەن دەرجەت سەرڤنت بووگن ناگەهان اتفاقی لە ئەوروپا کەفێ ئەویش چیە ئەدێ بازرگان فێر ئەون خوری بوون بفرۆشن و پوڵ پەیاکەن خوری بوونە هندوستان لە هندوستان بیوەنە لە هندوستان ببەخشەی فولاد بگرن فولاد بوونە ژاپۆن شمشێر ژاپۆنی بوونە چین لە چین هەورێشم بێرن خلاصە هەورێشم بدەنە هندوستان لە هندوستان ئەدوێ بێرنە ئەگراوە پوڵدارەوە ئیدەیەک زەمیندار زەمینەکانیان لە سەرڤەنتەکان ئەسێننەوە و بەجێ ئەوەی کە چەنۆر بکاڵن لە بریتانیا کابرا مەڕی تێبەرەدا لەبەرەوە خاتری و خوری بسێنێ بۆ ئەوەڵین بار لە تاریخە جەمعیەتی دروست ئەوێ سەرگەردان بە دەردە حیچێ ناخۆ قاچی لە زەمین بڕیاگە ئیتر کەس بەڕایەتی نایگری ئەم جەمعیەتە سەرگەردانە 70 ساڵ بەناو بریتانیا سەرگەرداناون ئەم لادێ ئەو لادێ ئەوەنە کارەکەن کە نانێ بخۆن بەرەبەرە لە کارگایە دەهاتە گەورەکان و شارە بچووکەکانە کە پێیان ئێژن بارۆ پێیان ناژن سیتی پێیان ئێژن بارۆ قەلعە وەکو لەندەن بارۆ کە هەنووزە هەست ئەمانە یەواشەواش لە هەنێ کارگا جەزبەون بە کارێکی تاقەت فەرزان مزدێکی کەم ناگەهان دوای انقلابە سەنعەتی ڕێژەی ئەمانە فرایکەوە بەمانەیەژن پرۆلەتەر بۆ ئەوەڵین بار لە تاریخە کەلەمەی پرۆلەتەر بەم شێوە دەست پێیەکە یعنی ئەدەیەک سەرڤنت و ڕایەت ئەو ڕێن لە زەمین و تەشریف تێرنە ناوە ئەم شارانە تەولیدە ئەنبوو دروستکردن کارخانە بازرگانی و اتفاقێکە بە ناوی مۆدەرنیتە ئەکەوێت سەرڕێژە دەحقانەکان جەمعیەتە وەحشی جەمعیەتە دوور ئەخاتە ناوە شارەکان و بەرەبەرە مترۆپۆلەتەن دروستەوێ یەکێک لە دەلایل تەفەوەقە بریتانیا بەرما بەقیە کشوەرەکان ئەوروپای ئەوەسە کە کارگەرە مفتی هەست یەکێ لەم کارگەرە مفتانە جەمعیەتە ئیرلەندیە ئەمە لە فەڕەنسا وانە لە فەڕەنسا بۆ خاتری و شرایطە زندگیە مردم دوای انقلابە فەڕەنسا و دهقانەکان لە ناوی دەهاتەکانە باشترە کۆچیان بە شارەکان کەمترە بۆیە سرعەتە بازرگانی و تۆلیدە بریتانیا کەوێتە بەرگشتیان چون کارگەرە مفت و هەرزانی هەست توجه فەرمووی ئەم اتفاقە لە سەرزەمینە ئێمە ناکەفێ با من نکتەیەکی تر ئەسکەمە خزمەتتان هەر لەبەر خاتریەوەی بۆ خۆتان بزانن بریتانیا هەر سەرزەمینی گەگرێ ئستعمارەکەی فەرقە کاتەکە ئستعمارە ئیسپانیا بۆ خاتریەوەی ئیسپانیا وەختی ئەچێت ئەمریکای لاتین ئەگرێت ئەمریکای لاتین سێ تەمەدونی واتیە سێ تەمەدون کە شارنشینی یەکەن کە قودرەتیان هەست یەکێکیان ئەستەکەکانە یەکێکیان مایەکانە یەکیان ئینکاکانە ئەو کارەی کە ئەیکا ئیسپانیەکان فێر ئەون ئەزانن کە ئاستەکەکان مایەکان و ئینکاکان ئەگەر پادشاکانیان بگری خەڵکەکە تەسلیمەوێت لذا بۆ بەجێ ئەمەی کە تەکە پادشاکان شەڕکەن تەڵەدا ئەنێن پادشاکان ئەگرن و پادشاکان بەعاسەوێ مردمەکانیان بە بەردەگی بکێشرێت و لذا اتفاقێکە ئەکەوێ ئەم چێکە بەناوە کۆڵبەری ئەمڕۆ لە کوردستانە ئەکرێ یەکەم بار فکرەکەی لەکوێ ئەکرێ لە ئەمریکای لاتین ئەکرێ پێیان ئێژن تراخینگ یعنی مایەکان تێرن و وەکو هێسر باڵیان لێکێشن لەبەرەوەی هێسر هەڵدێت و ئینسانەکە هەڵ نایێت ئەتوانێ خۆی بگرێتەوە بە شاخ و داخەکە ئستعمارە ئیسپانیا ئستعمارێکی کوشەندە نابودگەر و داپۆسێنەرە چون ئەمریکای لاتین تەوەسۆتە ئیسپانیا گیریاگە بریتانیا کەوێتە فکر ئەوەی کە ئەمیش ئستعمارگەری بکە بریتانیا ئەوەڵین کەشتی خۆی لە طریقە کۆمپانیە ڤیرجینیا هەنێرێتە ببەخشن ڤیرجینیا هەنێرێتە کەنارەکان ئەمریکای شمالی حەچێکی نییە نە زیوی هەز نە تەڵای هەز حەچێکی نییە بۆی ئیسپانیایەکان نەچووگن ئەوە چێتەوێ شارە جیمستاون دروزەکە بەڵام بە پێچەوانە ئەم خیاڵی خاوە سوورپێسەکانە ئەمریکای شمالی وەکو ئەمریکای جنوبی نیەن کە تەمەدونە شاریان بوێ کۆچەرین پادشایشیان نییە زێ و تەڵایشیان نییە وەلەزا ناکرێنە کۆیلە و ئەمانە ناتوانن بیانکەنە کۆیلە دەرنەتیجە بریتانیا دوای شکستێکە لە جیمزتاون ئەیخوا فکر لێ کاتەوە چی بکە بریتانیا مەجبور ئەوێت خەڵکە بریتانیا تەشویق بکە بچن کەس ناچێت لە ماسیگیر تا نەجار تا دارتاش تا ئاسنگەر کۆ ئەکاتۆ تەشویقیانەکە بچێت تەشویقیەکە ئەمەسە هەر ئینسانێکی عادی 50 هکتار هەر ئینسانێکی خانەوادەداری تەبەقەی ئەشراف 800 هکتار زەمینی پێدەن بۆ خوای ئەگەڕێ وە شوێنە یعقوبیەکان ئەگەڕێ وە شوێنە ناڕزاییەکانی دینی لە ئوروپا ئەوانەی وانە هۆلەندا ئەوانەی وانە ئەڵمانە کە مشکڵە دینیان هەست ئەمانە کۆچ ئەدا بە سەرزەمینە مەوعود یاڵەتە متحدەیە ئەمریکا لذا شێوەی ئستعمارە بریتانیا واسە شارسازی ئەکا خۆ ناڕوای یەکسەرەتە کە سۆخپوستەکانە شروع بکە شار ئەسازێ بنکەدانی شار ئەسازێ بنکەدانیت بریتانیا فێرە ئەمە ئەوێت
لە سەرزەمینە ئێمە شام اتفاقاکەوێ بریتانیا تێت سەرزەمینە ئێمە شارسازی تێکە جنابتان کە مێژوو خاص ئەزانن شارە سلێمانی ناوەکەی ئەگەر شتوانێژم ئیبراهیم پاشای بابان دروسیەکە شارە سنە ئاسفەکانە ئەسفەهان دروسیەکەن تەوەجۆکەی 200 ساڵە پێش لە سەرزەمینە ئێمە ئەووەڵین بار کە بریتانیا گەرەکی بیت و دەستگاه کنیسە و کنیسە گەرەکیانە بین سەرزەمینە ئێمە بگرن چون ناتوانن لەگەڵ تەمەدۆنە کوردیا دەرکەون بە دوو ڕێگەتێن بە دوو ڕێگە ڕێگەیە ئەوەڵ دروستکردنە دوو قەبارەی حکوومەتیە یەکێکیان قاجاریەس و یەکێکیان عوسمانیەس عمریشان 200 ساڵەوە زیاتر نییە دوو لە ڕێگەی ئەمەوە شروع ئەکەن بە دەولە سازی لە قاجاریە دەولە ئەدێن لە مردمەکە ئەگرن پوڵیان پێ ئەدەن و ئەیانکەنە دەولە ساڵار و دەولە مخبر دەوڵە فلانە کەس و دەولە و عاسف و دەولە و ئەمانەی کە ئەیوێنیت ئەمانە بە پوڵ و میکاناتێکە هەسیان شروعەکەن بە شارسازی و لەولاوە پاشا سازی ئەەکەن پاشا دروستەکەن کەس ناژێم ئیبراهیم پاشای بابانە لە کوێوە هات ئەم سلێمانیە دروست کرد نکتەی دووەمێک کە حملەکەنە ناوی ئێمە بە تەکایە حملەکەنە ناوی ئێمە تەکایە یعنی تۆ ساختمانسازی ئەەکەی سفرە داخەی بۆ مردم نان بخوا بعد ئینترتەیمنتی بۆ لێدەی دەفی بۆ لێدەیت و مەولوخانی ئەکات و نمایش و تەعاترەکە و پرچاڵەدات و هەڵپەڕکە ئەکا و حەزی پێکا و نانیش ئەخوات و شێخەکە جادوویش ئەکات و دکتۆریش ئەکات و چوزانم ئەوەی کە نەزۆکە ئەیزیێنیت و دووگیانی ئەکات و ئەوەی کە گولە خاسی ئەکات و خولاسە حەچیشتە سەرزەمینە ئێمە بەوە ئەگیرێت لە مەرحەلەی ئەوڵا لە مەرحەلەی دووەمە تێن کۆمپانیەکان قەبارەی مۆدەرنە دەوڵەتی تێرن بزانە مردمی یاڵەتی متحدەی ئەمریکا شاید تحتەناوە ئینقلاب ئەمریکا ئیدعا بکەن کە مؤسساتیان هەنە خۆیانە مثلا پارلەمان مؤسسەی مردمیە مثلا بانک مؤسسەی مردمیە و ئەمانە دروستیان کردن مثلا دادگۆستەری مؤسسەی ئەوانە بەڵام هیچ کەسێک بە ناوی ملەتە ئێران ملەتە عێراق ملەتە تورکیە و ملەتە سووریە ناتوانێت ئیدعا بکە یەک بەردی خۆی دانیاگە بە ئیرادەی ملیۆ ئیمکانی نییە بەڵکو دەوڵەتایە دروست کردیاگەن هاوریاگەن و لەوێدان ریاگەن بە ناوی دەوڵەت و ئەمانە ئەمیانە دروست کردگە ئیستا خەڵکی ئێمە کۆچەدەن خەڵکی ئێمە کۆچ ئەدەن ئیستا جنابەت ئەو حەڵقە مەفقودە ئەگری بۆ سەدام حسین خەڵکی لە لادیەکان و کۆچ ئەدا مجتەمەعی بۆ دروستەکردن بەرازیلیشی ئەدا جگەری سۆمریشی ئەدا پارەیشی ئەدا ئێژێ گۆشتیشی ئەدا وە سێ قەپ ناگەیتە پێشە ئەوە گۆشتی پێوە پێشەکە خەڵکەکە هێژێ وایژێ لەگرا تۆ بۆ خاتریەوەی حکوومەت بکەی ئێشێ خەڵک کۆچ بێ هەروواکە بریتانیا خەڵکی کۆچدا بۆ ئەمریکا خەڵکی کۆچدا لەبەرەوەی زەمینداری بکە تەولید بکە کالا تەولید بکە بازرگانی بکە پوڵ بێرێتە دەسەوە خەڵک ئێشێ کۆچبەی تا شارنشینی لە سەرزەمینە ئێمە دروست بکرێت بۆیە کتێوەکان مەوجودن تاریخەکە بە قەشەنگی باس ئەکات چه اتفاقێک وتکە ئێمە تەمەدونە عەزیمە ئێرانیمان نییە تحتەناوە تەمەدونە پادشاهان نیسمان ئێمە تەمەدونە عەزیمە ئیمپراتوریەتە عوسمانیمان نییە بێژگە لە مشتێ پرتۆکە ئەحمەقانە و دروزنانە مزگەوتە ئەیا سوفیە کلیسایە مەسیحیە توجه فەرمی من چوب مەسەناوە موزەی تۆپقاپیە تورکیە لەوێ ڕیشە پێغەمبەر ئیسلامیان دانیاگە من معزەرەتە مەسبوخشن مەدفوعە پێغەمبەر ئیسلامیان دانیاگە وەلێ کەوشەکانە کۆنستانتینیان دانەنیاگە و ئیمپراتوریەکە سوڵتان محەممەد فاتێخست بێسینی وە لە بینی بردگە توجه فەرمی ئەم ئیمپراتوریە پڕتۆمتۆراقە عوسمانیە دەفتەرە ڕیزە ماڵیاتیەکەی نییە بێژ ئێمە چۆن ماڵیات و خەراج و باجی لە خەڵکی گرتکەن نیسی نانووسێت چەند قەبز ئەسڵحایی بووگە جبەخانەی لەکوێ هاتکە چەند هزار ئاسنگاری تیاوگە ئەم تۆڕەهاتە دانیشی کتی و پڕکەیت و سەری زل بوو قاچی زل بوو پێ مهمێ بوو بەخوا شتێ خاصێ بوو ئەمە ئوروپا وتکێسی ئەمانە چیرۆکە منش تا بەیانی 50 سلسلە بۆ دائەنێم 6 سلسلە بۆ لا ئەوەم تاریخ شواهد مادی گەرەکە جنابتان وەزیر بووگن ئێوە ئەفەهمن وەختی تۆ گەرەکتە حکوومەتی ئیدارە بکەی احتیاج بە شار هەست ئەم شارە ئێشێ مردمێکی تیاوێ کار بکات ئەم مردمە کە کار ئەکا بازاڕی گەرەکە ئەم بازاڕە جێگەی بازرگانی کردنە و تۆ هەنێ پیشەوەریشە گەرەکە چ دروستکە تۆ ئێشێ هاوردە و بردە بکەی بۆ هاوردە و بردەکردن بۆ خاتریەوەی بازار بێت تا تۆ بتوانی خراج بگری ئێشێ مەسیری بازرگانی دروستکەی ئەم مەسیرە بازرگانی ئێشێ لە ناوی ڕێگەکانیا کاروانسەرای بێت تا ئەمانەی کە کالاتێرن بتوانن بە مەسیرە بازرگانیە لە ئەمنیەت مطلقا کالا جێبەجێ بکەن تا بازرگانی سوورەت بگرێت تا جنابەت بەعنوانە شا بتوانی خراج بگری کۆشک دروستکەی پوڵە سەرباز بدەی لەشکرە بوێت وەختی تۆ هیچ کام لەمانتە نییە یانێ ئیمپراتوریەتەکەت فشە پوشاڵیە تۆ نەشارە هەست
نە کاروانسەرات هەست، نە ڕێگەت هەست، نە ئەم پادشانەی کە ئێژیتی مستراوێکیان نەس بڕۆنە ناوی دەفع حاجەت کرد نیسیان هیچ ئاساری بەجێ لەناگەم. خلاصە کاک محەممەد بۆ من جالب بوو نگاه جنابتان لە دوور و بەرامبەر بە هەڵەبجە ئەو حەڵقە مەفقودە تایە کاکە من پێتانێژم ئێستا بۆ مەردەمە کورد سوالەکە مەسە تا من جوابتان بەمەوە بزانن جنابتان لە ماجرای ئاشویتسا وەختێ تعقیبی یەکەن یەک اتفاقەکە فێن ماجرای یەهودیان اتفاق ئەوڵ بزانە من ئەمە قبلەن بەحس کردەوە دووارە تکراری ئەەکەمەوە جۆرجیۆ ئەگەمبن داستانی مەترحەکە بە ناوی ئەوەی کە لە زمانی یۆنانە باستانە ئینسان دوو جۆر حیاتی هەست حیاتە ئەوڵ زۆئی حیاتە برەهنە لەشە برەهنە ڕوت حیات دووەم حیاتە سیاسی و اجتماعی بایۆس ئێستا هەردکیان ما من بیکەم و زوانەکەی جەنابە هەردکیان کە لە حوزەی تەمەدونی ئێمە بووگن و ئێمە حکوومەتی کوردیمان بووگە تحتەناوی دوو کەلەمەس ئەرزاکەم بەزەیی یعنی ژیانە ئینسانە کوردی بدونە ژیانە اجتماعی و سیاسی بەزەیی دووەمەکەی بیاوبەسە تۆ بیاوبەسەکەی و حیاتە اجتماعی دەست پێەکە بیاوبەسەکەی ئەوەی کە ئێمە پێئێژین ناموس تاریخە هەزاران ساڵە نەنووسریاگە کە یۆنانیەکان پێژن نۆمۆس ئێمە پێژین ناموس تەوجۆ فەرموو ئالەگرا اتفاقێکە ئەکەفێ ئینسانەکان لە هوڤیەتە بایۆسا و بیاوبەسە هوڤیەتە سیاسی ئەگرن بزانە ئێستا ئێوە دەگەڵ دیاردەی کۆچە ئاگادارن من بە عنوانە کۆچەریە کە لە ژێرە دەوڵەتە ئێرانیە تێمە دەرۆ هیچ حقوقێکم لەم جەهانە بە عنوان ئینسان بوونیە تا زمانێک کە من تحتە قیومیەتی دەوڵەتێکی تر دەرتێم ئەو جار مافە مرۆڤ دەرمۆرد من ئەپڵایەکە ئەنا هەر ئەمەی کە هاتکەم سرفەن ئینسانم ئەسە مهم نییە بۆیە ئەوانەی کە ئیقامەیان نییە یعنی بەڕەسمی لەلایەنە دەوڵەت میلەتێک و نیشن ئستەیتێک و وەرناگیرێن هیچ حق قانونییان نییە نەتوانن سەفەرکەن نەتوانن کارکەن نەتوانن پولیان بێنە هیچ حق قانونییان نییە ئالەگرا اتفاقی کە بۆ جوولەکەکان ئەکەفێ ئەمەسە ئەوەڵین کارێک کە ئەیکەن هەسێرەداریانەکەن هەسێرەداریان کە ئەکەن تەبدیلیانەکەن و شارۆمەندی دەرەجەی دوو لە مەرحەلەی بەعدیا ئەیانوەنە ناو ئوردوگا لە ئوردوگا سیتیزنشیپیان لێ ئەسێنەوە سیتیزنشیپی ئاڵمان ئوتریشیان لێ ئەسێنەوە ئیتر کاورا سیتیزن ئەم سەرزەمینە نییە ئەوێتە وەزعیەتە تعلیقە قانونی ئەوێتە مەڕووماڵات هەر جۆری مل تەتوانین ڕەفتاری تەکا بکەین تەوجۆ فەرمووی ئێستا سەرزەمینە کوردەوار سەرزەمینە کوردەوار ناوی کوردەوارە کورد خسڵەتە کورد زوان نییە لەباس نییە بابینە تێمە سەرەمە تەواویەکەم مامۆستا ئەزیەتە نەکەم لە خوێندنەوەی خۆمانە یە اتفاقەکە فێ دەگرا ئەمانە تێن بۆ خاتری ئەوەی قەتڵە کورد بشارنەوە و کورد ئەکەنە قەوم و ئیتنیک بچووکی ئەکەنەوە یەکەم بار کێ نەخشەی کوردستانە کێشێ کەسێک بە ناوی ئاغای فەسۆم ئەیکێشێت ئاغای فەسۆم میسیۆنێرێکی یەهودیە ئاغای مێجرسۆن و فەسۆم گرامەرە زوانە کوردی بۆ ئێمە ئەنووسن و زوانە موکریان بە عنوانە زوانە کوردی پێناساکەن ئەنا ئێمە زوانێکمان بەناو کوردی نییە نیسمان تەوجۆکەی ئەمانە بۆمان دروستیەکەن ئێمەکەنە قەوم تەمامە سەرزەمینمان ئەوەن چوار کۆرپۆریشنی بەسەرۆدائەنێن یعنی کۆمپانی بەسەرۆدائەنێن ئێمەکەنە قەوم هەر ئەم قەومە ئەچێتە وەزعیەتە تعلیقە قانونی ئەم قەومە ناچێتە ژێرە دەست دەوڵەتە ئێران هەر حەزی پێ ناکە ئەم قەومە ناچێتە ژێرە دەست دەوڵەتی تورکیە ئینکارە وجودی ئەکرێت ناچێتە ژێرە دەست دەوڵەتە عێراقی ئینکار ئەکرێت و ئەچێتە وەزعیەتە یاخیبوون و تعلیقە قانونی وەکو یەهودیەکان دێژن تۆ فەڕەنسەوی دێژێ من یەهودی مێژن برابە تۆ بلەخرە فەڕەنسەویت یە یەهودیت تۆ لەگرا وەختی هۆڤیەتێکی جیاوازتە دروزەکەی هۆڤیەتە نژادی جیاوازت هەست ئەلەگرا کورد بە عنوانە یاخی ئەڕواتە وەزعیەتە تعلیقە قانونی بۆیە لە نظر نظامە بینالمللیشۆ مردمێکە کە هیچ حقوقێکی نییە بەڕاحەتی کورد ئێشێ بیکوژی متیعیکەی دەستەمۆیکەی تا کورد بخەسێت و فەرمان بوات 1920 بریتانیا فیلمێکی دروست کردە من دامنیاگەلک لە قسەکە خەلەبانەکان وا ئەدەن لە ڕواندەس بۆمبە فۆسفۆر ئەوەڵدافە لە کورد دەدەن ناپاڵم بۆ کورد دروستەکەن و یەکەم جار چەکە کیمیایی لە کورد دەدەن بە مەستەرد گاز نیروی هەوایی بریتانیا خەلەبانەکە ئێژێت مردمە کورد ئێشێ فێرە ڕەفتارە متەمەدنانە بوێت civilized behavior بۆیە ئێشێ بەی لە ماتەحتیان
بەبووم تا فێرە ڕەفتارە سیڤیلایز بوون یعنی فەرمان بوون یعنی وە نەزەر ئەوان ئێمە کە ناچینە ژێرە فەرمانە ئەوان مطیع ناوین وەحشین ئەن سیڤیلایزدین سیڤیلایز بوون یعنی چی یعنی تەسلیمە قاعدەی دەوڵەت ملت بوون یعنی هەرچی شتە خۆتە سپاردن بە موسساتێک بەناوە دەوڵەت ملت ئەمە ئەو داستانەسە ئێمەیە کورد لە زەرفە 100 ساڵە ڕابردووە قەبارەمان بچووکەکرێ ئەکرینە قەوم سەرزەمینمان لا ئەوەن ئەقوامە مختلف دروست ئەکەن ڕەوایەتە مختلف تێرن وە لەم وەسەتا ئەم بەشە قەومیشە ئیشێ بە تەورە مطلق بخەسێ لذا کۆچمانەدەن مطیعمان ئەکەن سیڤیلایزمان ئەکەن تا ئێمە فەرمان بوردار بووین و خەریکە فەرمان بوردارەوین چون هەرچی قیمە خۆمانمانە لەدەستداگە فەرهەنگمان لەدەستداگە و ئێمە میراث تاریخی خۆمانمان لەدەستداگە جەناب فەرمووی 3000 ساڵ تاریخ وتت بە هەیەتە ئیتالیایەکە وتم 3000 ساڵ تاریخ وتی قەسەم ئەدەم تووبی ئیلاهی دەروێشی و شەنیا پادشاهی ئیستا بڕۆ ناوە خیابانەکانە سلێمانی بنوە ڕۆ ناوچاوە گەنجەکانە بزانە ئەم کاورا میراسە 3000 ساڵ تەمەدونی وا لە ناوچاو ئەگەر باسی ئەم قسە دەستی خۆش بێ سپاس دەکەم بژی ئەلبەتە مامۆستا من سەرتم بە ئێش هاورد بۆ خاتری و بفهمی تحلیلە مۆنتۆ کارلۆیی نییە نازانم ناخۆ مۆنتی کارلۆش قسە لە بۆش ناکە و ئەوانیش محەلیلی تاریخی خۆیانیان هەیە و کەسانی زۆر پسپۆڕ و پرۆفیسۆری باشیان هەیە مۆنتی کارلۆ هەروە دەستگایەکی سەرپێوی و سادە نییە خۆی لە خۆیەوە قسە بکە یعنی هەتا مستەشارە گەورەکان ئیشارەتێنەکەن بابەتێ ناکەنە بابەتێکی جددی بۆ خۆیان بەڵام ئەم تەحلیلی جەنابەت کردت بۆ مجتەمەعی پێش مۆدێرنە بۆ دوای مۆدێرنە مجتەمەعێک ئێمە توانین بڵین هەتا وەکو ئەم لەحزەش تا ئەم لەحزە من بۆ خۆم قەنەعەتم وایە ئەوەندەی فریاکەوتبووم لە تاریخی مەنتیقەکەشتم خوێندۆتەوە ئەوەندەی فریاکەوتبووم توانی بێتم بەنیسبەت بەشە کوردیەکەی ئەم مەنتیقەی کە کوردی تیاژیاوە لە زمانی دەوڵەتی ساسانی و پێش ساسانیەوە هەتا وەکوێتە ئەمە قەدەرەن وامان هاتووە ئەم چوار پارچەی کوردستانە دائیمە جوگرافیەکی نەگبەتە یعنی هەر قەدەری وا هاتووە ئەو بەشەی بەر دەوڵەتی ئێران و ساسانی کەوتووە ئەمیشی بەری ڕۆمەکان و بێزەنتیەکان کەوتووە اینجا دوایی بووەتە عوسمانی و دوایی بووەتە دەوڵەتی سەفەوی و زەمینەکەمان خاکەکەمان ئەرزەکەمان مەنتیقە جوگرافیەکەمان هەمیشە ئیمپراتۆریات یعنی جەیشی ئەوان سوپای ئەوان شەڕی تیا کردووە بۆیە میلەتی کورد وەکو میلەت بۆ ئەوەی فێری حکومڕانی بێ فێری دەوڵەتداری بێ جارجار فرسەی پێدراوە ئەمارەتی هەبێ فرسەی ئەمارەتی پێدراوە لە تابەت لە زمانی دەوڵەتی عوسمانی و تۆزە پێش عوسمانی لەو بەینانە ئەمارەتی مەرحەلەی ئەمارەتی تەجاوز نەکردووە نەبووەتە خاوەنی کولتوری دەوڵەت ئەمارەتەکەیان ڕووخانەوە هەر جاری لەبەر سەبەبێ گەڵبەتە هەموو سەبەبەکانیش دائیمە سیاسی و عەسکەری و ئەم مەسائلانە بوون کە لە مەنتیقەکە بووە کورد لە بینی نەتەوەی فارس و تورک و عەرەبە هەمیشە لێدرا و ژێردەسە بوو بۆیە کورد کولتوری کوردی لە ناحەی تەمەدونەوە ئەوە هیچ نەگەیشتووە قەت نەگەیشتوتە مەرحەلەی تەمەدون مەرحەلەی کولتوری خێڵی هەیە کولتوری بڵێم چی شوانکارەی هەیە باشترین تەجروبەی کورد تەجروبەی شوانە خۆ هینی جوتیارە لەوە زیاتری نییە بە حەیاتی شاری نەبوو من لە هەولێرە ئاژیم لەگەڵ هەولێریەکانەوە 20 ساڵە ئەژین خۆم کە لە ئەسڵ هەڵەبجە بووم ئەم چەند ساڵی کۆتایی لە ئێرەژیاوم ئەڵێنم قەڵایە 6000 ساڵ تەمەنێتی منیش پێیان هەڵە باولێریەکان ئەڵێم هینێک مەتحەفێک میوزیمێک مەتحەفێکم پیشان بن کاکە شتی 500 ساڵی تیابێ شتێک با ببینین ئێمە 500 ساڵ لەمەوبەری تیابێ نەک 6000 ساڵ لەمەوبەر
وەڵام مامۆستا قسەکردن لەگەڵ جەناب تا چون حکمەتی واتیا جالە بەجا من چەند سوعالی تر لێکە مادام چوویتە ناوە تاریخ بۆ خاتری ئەوەی کە ئەم لەختە تاریخیانە ڕاگری ئەو سوعالە دروستێک بوو سوعالی دروستتر دەزانی چێ مامۆستا زانام سوعالێک لێ بکەم چوویتە ناوە ساسانیان با من بدبەمەوە بەرتر لە ساسانیان ئێژێ لە ناوە ئەم سەرزەمینە ئێمە یەک قەومی بوو ناوی قەومە ئاشور بوو مامۆستا جەنابەت وەزیر بووی لە حکوومەتوانیە فرەخاسە بۆ ئێشتم وەزیر بووی چون جەنابە جنس حکوومەت ئەناسی بام نیسە سوعالێکە پێ بەم کلیدی بزانێ ئێمە چۆن کارەکەین مامۆستا بۆ ئێمە وەختی ئێژێ فڵانە کەس 200,000 لەشکری دروست کرد یەک سوعالە گەورەکە ئێژین عاملە ئینسجام یەکگرتنەوەی ئەمانە چییە بۆ ئەم قساکەی مثالێکە بۆ تێبوو ابن خەلدون ئێژێ معجزەیە گەورەیە پێغەمبەر ئیسلام دوای قورئان یەک معجزە توانی عەرەب متحدکە عەرەب خێڵیە سەرکێش متحدکە ئەمە بەچی ئیمکان پەزیرە یەک جوابی هەست عەرەب ڕەوایەتە مشتەرەکی هەست یەک ڕەوایەتە مشتەرەکی هەست ڕەوایەت یعنی چیرۆک فینکشن داستان مشتەرەک تەوەجۆ بکە جای سەبابێنە سەر ئەم تاریخە پڕتم توراقە جوولەکە نوویسە درۆزنانە بابێنە سەرەمە جوولەکە ئیدعا ئەکان لەم تاریخی کە بۆ ئێمە نووساگیسی ئێژێ لەم سەرزەمینە ئێمە سێ قەوم هاتن مات هات پارس هات پارت هات تەوەجۆ بکەن بەڵام هەمکاتەکە ئەمانە یەک قەومێکی دەڕەندە بوو ئیمپراتوریەتی هەبوو بەناوە قەومە ئاشور لەگرا جوولەکە نایژێ قەومە ئاشور ئوسوولەن عاملە ئینسجامی چ بوو نایژێ هیچ لەگرا ناگەهان وەرێ لەگرا یەک لەبیرت نەچێت چون عاملە ئینسجام مهم ئێستا پێتێژە ماد بۆ منسەجمەوێت ماد بۆ منسەجمەوێت هەر لەم تاریخە ئێژێ ئەم قەومە ئاشورە پەدەر سوختە پەلامارە ئێمەیدا ئێمە سەرزەمینێک بووین بە ناوی ئیسرائیل پەلامارمانیدا نابودمانی کرد کۆچمانیدا ئەم سەرزەمینە ئەمڕۆ پێژن کوردەوار ئەم سەرزەمینی من و جەنابتە بە پانتاییە گەورەکەی مەخسووسەن ئەم بەشەی کە جەنابەت پێژی کوردستان ئێژێ هاتینە ئەوێ بەر لە هەرچی کەسە ئێمە هاتکینەوێ ئاشور هاوردگمانی ئەمە بگرێت تا بێمە سەر داستانە ئاشور ناگەهان یەعدەمات تێن ئەمانە کۆچەری و شوانکاران دەی ئیستە بۆ ئەمانە دیاکۆ دروستەکەن ئێژێ وەڵا ئەم ئاشوریانە پەلاماریان ئەدا مادەکان بۆ خاتری پێشگرتن بە ڕاماڵین چەتەییە ئاشوری منسەجم بوون ئیستا عاملە ئینسجامە مات چ بوو ئاشوریان و دوژمنە بیرونی دروستە خەو تا ئەگرا ئەمە بگرە دیاکۆ دروست ئەکەن و دیاکۆ حملە ئەکا بە ئاشور و ئاشور هەتایە لە سەحنەیە تاریخ پاکۆ بوو سوال ئەرێ ئەم کوردە چی کرد بەم ئاشورە بەشە زاوزێیانی بەست چی کرد هەنە پیاکانی گشتی بڕی هەنە ژنەکانی گشتی دووریوە ئەمانە بۆ زاوزێیان نەکردی تر چەکە ئەتۆمیمان لێیاندا دێخۆ تۆ ئیستا ئاشوری ئەوێنی هەم لە عێراقیژێ من ئاشوری و هەم لە سووریێژێ من ئاشوری و هەم لە ئێرانێژێ من ئاشوری و ئەمانە جەمعیەتیان ناوێتە 2 ملیۆن نەفەر تەوەجۆ بکە لەمە زەدە قەهرەمانی تێرن زهوری ئەدەن دوو چت زهور بن تاریخ مات زهور بن وجودە خۆیان لە منتەقە زهور بن ئەمە بگرە ناگەهان ڕاتە سەر داستانی یەهود ئێژێ ئەمانەی کە شکستیان خوارد و ئیستە ئاشور لە بین چوو دەوڵەتی دروستەکەن بە ناوی یەهودیە لە جنوب ئیسرائیل ئەمڕۆ ئیتر ناوی ئیسرائیل نیە ناوی یەهودیەس ئەمانە کێن قەومە بەنی ئیسرائیلن ئێژێ بوخت نەسر پادشای بابل حملەی کرد پێمان باوک ساحرمانی دەراوە کۆچمانیدا هاتینە بابل وەزمان فرە خۆش و کەوتین لە ئەسارە تابووین و وەرێ گشتمان پوڵداروین و کەنیشکە زەریفمانە خواست و لە کەنارە دەجلە تارمان لێ ئەدا و عودمان لێ ئەدا و لە حەسرەتە یەهودیە ناگەهان خوا کوورشە کەبیر ئەهەنێرێ بۆیان ماشی ئەهەنێرێ بۆیان ماشی ڕزگاریانەکە بەڵام ئەمان ئەوەنە دڵیان لێداگە بۆ یەهودیە ناچنە یەهودیە تا ئەگرا ناوی ئەمانە بەنی ئیسرائیلیە تەوەجۆ بکە مامۆستا ئەمانە هەڵ ئەسن ئەڕۆن لە وەسەتە کەویرە ئێرانە شارێ دروست ئەکەن لە حەسرەتە یەهودیە بە ناوە شارە یەهودیە ئیستا ناوی چییە ئیسفەهان ئەمە ئاغایانە یەهودی دروستیەکەن بە ناوی یەهودیە تا ئەدرا بیگرە ئیستا سوعالە گەورە دروست ئەوێ زهورە کوورشە کەبیر یەک اتفاق دروستەکە لەگرا زانی چێوە اتفاقە یەهود لە دایک ئەوێ بەنی ئیسرائیل ئەمرێ بزانە تۆ لە ئەوەڵ و قەومێکت هەست
کە خوددا و دەوڵەت وا لە خزمەتیە، خوا کە یەهوەوێت و دەوڵەت وا لە خزمەتی قەومێکا بەناو قەومە بەنی ئیسرائیل. ئەم دەفعە تۆ ئەم کارە ناکەی، تۆ ئەم دەفعەتی بەنی ئیسرائیل ئەەکەیتە یەهودی و یونیڤرساڵی ئەەکەی وە بێ سەرزەمین. تەوەجۆ ئەفەرمووی یەهود ئیستا یونیڤرساڵەوێ، دەوڵەتە ئێران ئەوەڵین دەوڵەتە یەهودە، ئیسرائیل دەوڵەتە قەومە بەنی ئیسرائیلە، ئەوەڵین دەوڵەتە یەهودیە جیهانی دەوڵەتە ئێرانیە. ئەو با بزانی مامۆسا ئەوە من چوومە ناوە ئەو تاریخە حەزی پێ بکەیت. جا ئێستا با بێ مەسەلەن نوکتەیەکی ترکەوتە مامۆسا هیچ ئیمپراتوریەکی پەدەرسوختە نات کەسە سەرزەمینە ئێمە. تۆ ئەگەر گەرەک توێ سەرزەمینێ بگری ئێشێ مەرکەزە تەجەموع بگری. ئێمە هیچ شارێکمان نییە جەمعیەتی بگاتە 2000 نەفەر، بۆ چون ئەکسەرەن جەمعیەتێکی کۆچەرین. ئەمە یەک. شار لە سەرزەمینە ئێمە تعریفی فەرقەکە. ئەو شعرەکەی نالی ئەزانی ئێژێ ئەی باود خوشمرود بگەڕێ بە هەموو شارە شارە زوور، شارە شارە زوور. تۆ شارێکنی خۆ بەناوی شارە زوور هەسرێت بەم تعریفە شەهرە نیێسە. شارە شارە زوور منتەقەیە تەمەدونی حکوومەتیە حتا سیستان، حتا سیستان. ئەژێ بۆ خۆم دەچم بۆ سیروان بۆ ناو شاری هەورامان. تۆ کە ئێژی شارە هەورامان لە پراکەندگی جەمعیەت لە وسعەتە زەمینە و ئەبزارە قەدیمە تۆلیدا تۆ مەجموعەیەکی بە هەم پەیوەستە، یەکی خوری دروزەکە، یەکی جۆ مەسەڵەن تۆ هەجیجە هەست چەقۆ دروست ئەکا، ئەبزار دروست ئەکا، جۆڵای واتە بە ئەتراف هەجیج و دەهاتی ترە هەز یەکی خوری دروستەکە، یەکی گۆشت بەرهەمەهێنێ. ئەمە مەجموعەتەن ئەوێت و شارە هەورامان. ساختارە قەتەمە دنیای مە فەرقی کردە کامە پەدەرسوختە هاتکە کامە منتەقەی ئێمەگر کە جەنابە خەڵکە هەڵەبجەی هەر بەو هەڵەبجە بیبژێرێت تا بۆ ببژێنم. ئەگەر عەرەبی حملەی کردوێتە سەرزەمینە ئێمە ئێشێ بڕواتە نەوڕۆڵی تەکە نەوڕۆڵیە شەڕکە، بێتە بەوڕۆڵ تەکە ئێناخیا شەڕکە، بڕواتە سیمان تەکە تایفەیەکی تری ئێناخیا شەڕکە، بڕواتە مەڕەخێڵ تەکە تایفەیەکی تری ئێناخیا شەڕکە، لەو لاوە هەڵگۆزێ تەکە تاوگۆزیا شەڕکە، تەکە باوەجانیا شەڕکە، تەکە گەراڵیا شەڕکە. ئاخە کاکە کێتی ئەم سەرە ئێشە بۆ خۆی تێرێ دێ خۆ چی هەست تاڵانیکە کێ ئەڕوا تەپە تەپە ئەم مەملەکەتە بگرێ خۆشاری تیانە بیگرێت کوێی گرتەگە. تەوەجۆکە ئیمامۆسا ئەمە گشتی یەهود ساختەست داستان ئەمەسە قەرارە ئێمە ڕام بکەن باوک ساحێومان دەربێرن دەریان هاورد لەم جنایەتە کێ شەریکە؟ ئەم حیزبانە شەریکن. ئەمانە ئەم حیزبانە لەم جنایەتە بۆ کۆچدانە ئێمە، گۆڕینە خوی ئێمە و دەستەمۆکردنە ئێمە ئەم حیزبانە پەیدا ئەون و هاوکاریە دەوڵەتەکان ئەکەن، دەوڵەتەکان ئەمان دروست ئەکەن، هانەهانەمان بن. ئیستا جنابت ئەزانی و معلومە لێت لە 1991 تا 1998 لە کوردستانە تورکیە 12,000 لادێ نابوت کریا بە دەست پەکەکە و ئەرتەشە تورکیە. لەو ئەنفالانەی کە بەحسیەکەی 7,000 لادێ لە ناو بریا بە بەهانەیە یەکێتی و پارتی. بۆ تۆ وەختی گەرەکتە مردمی نابوت کەی خۆی بگۆڕی سەرزەمینی بگۆڕی وەکو ئاپاچیەکانە ئەمریکا تا ئاخرین دقیقە و ئەوایی لە قەرنە 20م دەگەڵ تا مقاومەتەکەن ناچنە ژێر بار تۆ. وەلی تۆ ئەگەر هاتی بۆ ئەم مردمە پێش لەوەی حرەکەت بکەن نسخەیەکە دروست کرد ئەم مردمە ئەڕواتە ناو ئەو نسخەوە بۆ خۆی نسخە دروست ناکە. یعنی چی؟ یعنی مەسەلەن کە ئەنەهوو بە بەهانەیە ئەم حیزبانە ئەنفال کردیاگە وەلی لە هیچ ئەم حیزبانە حوزودیان نیە لە خەڵکەکە دفاعکە. ئەژێم حیزبە بە خەڵکەکەی وتەکان مەخۆن لادیەکان چۆڵ مەکەن چون سەدام حوسێن ئیختاری دابووتی و چۆڵی کەن وتوی ئێمە دفاعتان لەکەین و چۆڵیانەکە هەر لەوێشە من تێمە سەرە ئەنفال لەوێشە هەر وەکو هەڵەبجە کە خەڵکیان گرت بیان کوژن لەوێ گرتیان بۆ ئەرتەشە بەعسکەوایەنە پێ بکەنە. اوكي سؤال امسا اجر يكتي وبارتي حزب الشيوعي وحسك وام حزبان نواينا خلقي كبلامار ماليان ادا وكرنتو وايا وقنشكن وايا وتوشي وايا وتورداس وايا لما الله خوي دفاعي وناقه ان تؤدي جنبشي ومبارزي كي ملي كردي دروسه وكعامل انسجام كرديه ولا لما ساتك شي دروس كان امانه هاتن حزب الديمقراطي الايراني دروس كان امانه شورش عبد السلام تجالب اول ضعف ايما بالشيخ اكيد ليودا الشيخ كان خويا انا عامل الشورش ليودا امتداد الشورش كان ايته حزب شي عبد السلام بارزان نقشبندي شي حسام الدين قادري وبشو بقي تأخيب كتاب جي بي بزاني شي اتفاقي لمسر زمينة ايما كوتك وحشدناك حيلت اكيتشيان بمردنا ايما كرت توجه فرمي حضور ايوه لقرا استقبال سرد داستان حلب جدو بارا ما وصل جناب بمن بيجا وقت اللشكركشيه كي ايران
ئێوە خەریکن ئەم لەشکەرکەشیە ئەوێنن چی ئەوێنیت ئەمە تعریفکە مامۆسا چون ئەو ڕۆژە کە بە یەکۆ قسەمان کرد تیکەهای جالبێک کرد بەحس کرد لەوەی کە ئەرتەشە سەدام ئەسە مقاومەت ناکە دروستە دروستە نام ئاخر تو کۆمەڵی بابەتی تر وروژان زۆرن بابەتەکان قسە لەسەر کوێی ئەم بابەتانە بکەین ئاخە مامۆستا سەنگومەنە نەوێ خۆ ناتوانانی دادگادانی ئێمە سەنگومەنمان هەست بێ سەنگومەن نهاتکین هەوا لە خۆمان و قسە ناکەین ئێمە سوالەکانمان مەترح کرد بەڵێ مەفقودەکان زۆر بوون یعنی یەک و دوانووسیان نییە وعدی ئیجتیماعی وەرگرت وعدی تاریخی وەرگرت وعدی سیاسی وەرگرت یعنی نازانم کاک محەممەد سەعادەتی بوو لە خزمەتە جەنابتانە ئێمە ئەمشەو ئاشنا بووین هەر بۆ ئاگاداری جەنابەت ئێمە ناومان ئاخێزە مەتنەکەمان ناوی ئاخێزە کوردەوارە سەربەخۆز من لە حدودە 1800 ساعەتە فەلسفەی کوردیم هۆنی گەسۆ 1800 ساعت دیبەیت و سوخڕانی مەز یەکێک لەم کارانەی کە ئەیکەم لە چوارچێوەی ئەم مەتنە دادگاهە هەڵەبجە و تریبوناڵە هەڵەبجەس تەوەجۆ فەرمووی چون تەمامە ئەو تاریخی من تیا دەرتێنم لە فەرازە هەڵەبجە توانم پرسیارێک لە جەنابەت بکەم لە داستان و لەم دادگایی کە داوناوە کە بەشێکی زۆری ئەچێتە ناو تاریخ ئەدەوێت لە ئەخیرا بگەیتە چی دوو نقطە مامۆسا یەک ئەوەی کە تاریخە خۆمان بینوسینەوە نە کەسێکی تر بۆمان بنووسێتەوە نقطەی دووەم دروستکردن ڕای گشتیە ڕای گشتی فێر بکرێت قەزاوت بکە و ڕای گشتی فێر بکرێت هەڵوێست وەربگرێ بۆ حکمێکە خۆی ئەیدا بە یەک پرسیار لێرە خۆی فەرزەکات ئێمە ئەگەر کۆمەلگەم مجتەمەعمان نەبێت چۆن ڕای گشتی دروستەکەین مجتەمەع دروست ئەەکەین بزانە مامۆستا من ڕۆژە ئەوەڵ هاتم وتم من مردمم بزانە من گەرەکمە تەکە دەوڵەتە ئێرانیا شەڕکەم موقعیت سیچویشن ئەدا لە سیچویشن ئەدا لە سیچویشن تەوەجۆکەی وەزعیەت نادا لە سیچویشن دەوڵەت موقعیەتە مردم موقعیەتە من ئەمانمە هۆنی گەسۆ لە مەتنەکە بەحسم کردگە وەوتم من مردمم و ئێشێ مردم سازی بکەین چون ئوسوولەن بانگ ئەکرێ مردم وەێ مردمی مەوجود نیە چون ئێمە هیچ کامان هەڵ لەو نقطە لەو خاڵە ئەگەینە یعنی ئەگەر قەرار بدەین ئێمە مجتەمەعمان نییە بە معنای مجتەمەعی سیاسی مجتەمەعی سیاسی ئەوەیە تاک شتە لە نەتیجەی تاک کۆی کۆمەڵگا خاوەنی قەراری سیاسی قەراری کە خاوەنی قەراری سیاسی بوو ئەبێتە مجتەمەعی سیاسی مجتەمەعی سیاسی یعنی مجتەمەعی مۆدێرنە ئەگەر مجتەمەع سیاسی بە معنای خاوەنی قەرار هەبوو یعنی تۆ مجتەمەع کۆمەڵگات هەیە ئەگەر نەبوو یعنی تاکێکی بە تەعبیری تاکێکی حڕت نییە تاکێکی خاوەن قەرارت نییە ئێستا ئەگەر هەدەفەکەی جەنابەت ئەوە بێ دوو شت بێ مجتەمەع تاک دروستکەین دوای کۆمەڵگە دروستە بێ اینجا خۆمان مێژووەکەی خۆمان بنووسینەوە یعنی ئەو مێژووی بۆمان نووسراوە بە گومانەوە سەیریکەین هەرچەند بەداخەوە ئێمە هەر مێژووی نووسراوێکی سەر و بنداریشمان نییە یعنی مێژوویات پێتە سێ بڵێ ئەمە مێژووی 200 ساڵی کووردە بەبێ ترس نیمانە برادەرێکم هەبوو ئێستا چووەت لە دەرەوەیەوە 2-3 ساڵە ڕۆیشتووە تۆزێک عەزێتی نەخۆشی هەبوو خۆی کووردە بەڵام دانیمارکیە پرۆفیسۆرە خوێنەوارێکی باشە کتێبی باشی هەیە بە زمانی ئینگلیزی وتی ڕۆژێک لەگەڵ برادەرێکی بەریتانیما قسەم کرد لێم پرسی وتم بۆچی دەوڵەتتان بۆ جوولەکە دروست کرد بەڵام بۆ ئێمەتان نەکرد بە عەکسیشەوە ڕوخ ئەگەر هەیش بێ لێتاندا وتی لی پرسیم وتی وام ئەو پرسیارە وامەکە ئەو پرسیارە وامەکە وتم ئەمە کابرای بەریتانی پێوتوە پرسیارە چۆن بکەم وتی ئەی چۆن بپرسم
وتی بڵێ جوولەکە بۆ دەوڵەتی هەیە کورد بۆ نیەتی اینجا جواب تەمە بەڵێ کاتە وەڵامەدەم دی باشە پرسیارەکەەوە ئاکەم بۆ جوولەکە دەوڵەتی هەیە ئێمە بۆ نیمانە وتی لەبەرەوەی جوولەکە قەڵەمی هەیە بەڵێ کورد بێ قەڵەمە ئەمن ئەلبەتە جواوی ئەدەمەوە ها ئەزانم جواب تەمەن بۆ هەموو قسەیەک ئینسان دەیەوێت نانا جواوێک کە بە ئەدلەکانە جەنابەت بخوات باشە مامۆستا من لەگرا شتێک خدمەتە جەنابەت بێژم و من فرە خۆشحاڵ بووم بە ئاشنایی جەنابەت ئینسانێکی ڕیسەرچەری و حەز ئەەکەی بزانی و حەز ئەەکەی بیفەهمی مامۆستا با من شتێ و بەر نەزەرە جەنابەت بخەم کە حتمەن تەئیدیەکەی بزانە بەر لە هەر مستەمسەکێ بەر لە هەر شتێک وشەکان دەنگیان بەرزترە تا مستەمسەکەکە مثالە دەمبوت ئێمە بەر لەوەی بێژین ئیندستریال ڕڤلوشن کریاگە یا ئینقلابە سەنعەتی لە ئەوروپا کریاگە ئێمە هەنێ وشەمان هەست یەکێکیان ڕێگەی ئاسنە یەکێکیان موتوری بخارە یەکێکیان موتورە یەکێکیان ڕۆژنامەس یەکێکیان دانشمەندە ئەمانە تازە دێن تازە هاتکن خەریکە بە تۆ ئێژە اتفاق گەورەی تاریخی کەوتکە یە سەری چتە جەدید هاتکە و پرۆلتەرت هەست سەرمایەدارت هەست تۆ یەک سری کەلەمات جدید بەرز هاوارەکە بابینە سەر جامعەی کوردی کە جەناب دووتر تاریخمان نییە تاریخمان کولەن بەرباد چووکە مشتێ جەعلیات و تەزویریان فڕداگەسە ناومان ئیستەمان پێت بێژم ئێمە ئەم تاریخە لەکوێ دەرتێرین ئێمە لە مەفاهیمێک لە ناو زوانە باواکانمان بە جێماگە ئەفەهمین ئێمە جامعە بووگین قودرەت بووگین یان نەبووگین ئەفەهمین مثالە دەم ئێژێ سەرهەنگە دەودان ئەز کە نامە من سەرهەنگە دەودان چەنی ئیرمانان مەگێڵم هەردان لەگەڵە ئیرمانەکان هەردەگەڕێن ئیر یعنی ئەو دەورانەی کە دانایی بە شوێنە دانا ئەگەڕێ یا شکار بە شوێنە شکارچیە شکارچی بە شوێنە شکارە هەردکیان وانە شوێنی یەکتریە ئەو پێژن ئیرمان کەسێکە کە بە شوێنە داناییە ئەڕواوە داناییش ئەو شکارەکە واتە چەنی ئیرمانان مەگەیڵم هەردان مەکۆشم پەرێ ئاینە کوردان حکوومەتداریە ئەمەی کە هەردووە هەرد خەریکە ئەگەڕێت ئاینە کوردان حکوومەتداریە تۆجۆکەی ئەو حکوومەتەسە کە ئێشێ بکرێت تۆ لەگرا ئەوێنی ئێمە یارمان هەست شاریارمان هەست بەختیارمان هەست جوتیارمان هەست ئەمانە گشتی لەم یارە کە تێتە دەرۆ یار کەلەمەی بەر لەوەی سیتیزن لە ئوروپا بێت ئێمە یار بەکار ئەوەین یار هەمان سیتیزنە ئوروپاییەوە لە ئێمە لە دەوڵەتە کوردیە خۆمانە ئەمانە بەکار بردگە بۆیە تۆ شاریارت هەست جوتیارت هەست بەختیارت هەست ئەنوا و ئەقسامی یارت هەست کە ئێستا من زەهنم چی ناکات بێژمیان ئەم کەلەماتە خەیلە دەنگیان بەرزە ئاینە کوردان دین نییە ئاینە کوردان سلسلەیە حکوومەتیە کوردیە کە چی تیا دروست ئەوێ کە جامعەتیا بیاو بەس ئەکا سەرسپوردە ئەوێ و متەعهد ئەوێ تۆ لە حاڵەتە عادیان ناموس کارەکە بەڵام وەختی حاڵەتە حکوومەتی ئەگرێ بە کەلام حکوومەت ئەکا یعنی هەروە کە لە دنیای جدیدا تۆ تیسەست هەست یعنی تۆ نمۆست هەست لێو دوا تیسەس مؤسسات دروستەکە وەکو بەرنامەهای مؤسساتی کە سازماندەهیەکە تۆ کەلامت هەست و کەلامە کە تێت تەکمیلکەرە ناموسە ئێمە ئەم ساختار ئێمە ئقرارمان هەست شەرتمان هەست ناموسمان هەست بیاوبەسمان هەست یارمان هەست تەمامە ئەمانە بە تۆ ئێژێ ئێمە حکوومەت بووگین و مەرکەزە حکوومەت ئەو شارەزورەی جەنابتە مرکز ئەو حکوومەتە ئەو شارەزورەسە کە بەعدەن جوولەکە بە ئینحرافی ئەکێشێ وەی خاتە ناو ماجرای شیعەبازی دەستکاری ئەکا و پڕی ئەکا لە موهمەلات شێوەی ئیدارەکردنە جامعەی کوردی شێوەی زوهور دانای دەورانە چون سنەتەکان سەر لە نوێ ڕینی و ئەکاتۆ زوهورە دانای دەورانیش دانای دەوران لە دڵ ڕەنج و تێتە دەرەوە دانای دەوران تا ئەو وەختە وا لە دەورانە وا لە غەیبخانەیە سڕا و ئەم دوڕ وجودیە کە ئێرادەیەسی وا لە دەریاوی جەیهونە دەروونە ئەمە بە ڕەنجێک کە ئەیکێشێ دوڕ ئەشکێنێت بزانە مامۆستا جەنابەت کوردیزانێکی فرەخاسی ئێژێ ئیمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشادم
دۆست دوور وڵات کەوت کەسە یادم بزانە ئیحساس ئەکەوێتە بەرە عەقڵ دائما واسە تو بە حرەکات ئەکەوێتە بەرە عەقڵ تو وەختی ئیحساسەکەی شتێ خراوە ئەم دنیای شتێکی خراوە ئیحساس یەکەی وەڵدەفە بعد مخابرەیەکا بە عەقڵە عەقڵ سەبک سەنگینی ئەکا و ئێشێ ئیستە ئێرادە لە ناوە دڵ تا تێکەڵ بوێت تا شتی بخڵقێ تا ئینسانە بێتە دەرەوە تا قەهرەمان بخڵقێ جەنابەت ئەگەر دەسە نووسینت بوێت هەموو قەهرەمانە داستانێک لە جێگەیەکە لە خەو هەڵەسێ اتفاقێکی تیاکەوێ یعنی ئیحساس خەوەر ئەدا مەغز پێوانەی ئەکا و مەغز ئێرادە ئەجۆڵێنێت ئەگەر ئێرادە هەڵسێت کە تەغییر نووسەوەوە قەهرەمان تێتە دەرەوە دقیقەن ئاوا دانای دەوران زهورەکە جا ئێستا من کڵاوبەرداریەکی یەهودیت پێبێژم ئەگەر فرسەت هەبوو ئیشەڵا لە بازێک بابەتی وروژان جێگەی قسەیە خوا فرسەتی دا قسە بکەین لەسەر جوولەکە و یەهود لە فرسەتی ترا قسە بکەین بە تایبەت باسی ئەسفەهان ئەوە بابەتێکی جالب بوو بۆ من چونکو ساڵی 1970 لە بەغا بووم کتێبێکم بەرچاو کەوت خوێندمەوە باسی ئەسفەهان و جوولەکەی ئەکرد ئەسفەهان و جوولەکە بەعەرەبی بە عەرەبی خوێندمەوە ئەمەوێ شتێکی قوڵتری لێ بزانم جوولەکە بۆچی ئەوە مەشهورەکەی تر تاریخی بەنی ئیسرائیل من بە پێی هەندێک شارەزایم لە قورئانیش تقریبا زیاد لە یەک لە سەرسێ قورئان باسی بەنی ئیسرائیل و تاریخی بەنی ئیسرائیلەکە و تاریخی ئیسەیشیان وازەحە چەند جارێک لە تاریخە ئیبادە بوون و دروست بوونەتەوە باسی بۆ جارێکی تر ئێستا شەو درەنگی کرد و منیش بەرنامەی خەوم عادەتەن سەعات 11 شەو ئەخەوم و عادەتم هەیە وتم لەوە چی هەر نزیکی سەعاتێ بخایەنێ ئەمما بۆ جاری تر یەکمان بینی حەزەکەم ئالم بابەتا قسە بکەیت ئەگەر تاریخی نووسراوت نەبێ و دی کۆمنتت نەبێ بە تەحلیل ئەتوانی تاریخ بنووسی بەڵێ حتما هەڵیگرن بە تاریخ نانووسی بەڵام بە یەک چت پێی ئەوەی مامۆسا من نوکتێکە پێبێژم هەڵیگری حەزەکەم ئەمە بابەتێکی ترمان بێ مەرج نییە ئاوا بۆ هینیش ینی بەپێی ئەم بەرنامە بێت ئەتوانین بەنەوەیەکی تر قسە بکەین بەو بابەتانی ڕوژاندی لە تەحلیلی ئیجتیماعی لە تەحلیلی نەفسی لە تەحلیلی تاریخی هەمووی بابەتی گرنگن و یەک ئینسانە بێ قسەیان لەسەرا بکات چونکو وەختێک ئێستا تۆ پرۆژەیەکت هەیە ئەتەوێت گەلە کۆمەیەکی گەورە لە قەزەکە بکەیت تا محکەمەکە و جێگیر بکەیت یعنی ئێستا تۆ خۆ کردو بە مدعیانی قەزەیەکی گەورە واتەوێت تاریخ و جوغرافیا و علمی اجتماع و علم النفس و شەرق و غەرب بێنیت وەکو مدعیانێکی سەرکەوتوو قەزیەکەی سەرخەیت و دیفاع لە قەزەی نەتەوەیەک بکەیت حەقی خۆم من دەستخۆشی دەکەم سوپاسیشت ئەەکەم کاتەکەش درەنگی کرد ئینشاءڵڵا لە فرسەتی ترا قسەمان ئەبێ واگە قسەی شانە بوو لەسەر ئەو دووسێتەوەرە قساکە مامۆسا من فرە خۆشحاڵ بووم بە حوزورتان دەگرا و سعادەتێک بۆ ئاشنایە لەگەڵ ئێوە حتما ئەرستانەکەم وەێ پێش لە ئەوە بۆ خاتریەوەی حوزورە زەهنتان بوێت بۆ ئەو بەحسەی کە فەرمایشتان کرد من ئەرستان کەم ئاغای فرێدێک نیچە ڕەوشێکی هاورد بە ناوی جینۆلۆژی یعنی تەبارناسی و تەباری وشەکانی دۆزیەوە ڕووی بە بزانێ ئەمانە بۆ بەکارهاتکن و ئەم تۆڕەهاتەی گشتی فرەدا میشل فۆکۆ هات ئارکیۆلۆژی هاورد تێکەڵی کردەکە جینۆلۆژیە ئێمە لە ئاخێز و کوردەوارە سربەخۆ دیتەکتیڤیە تاریخیمان هاورد متۆدە تایبەتمان هەست بۆ چون لەگرا قەتڵی سوورەتی کردکە جنایەتی سوورەتی کردگە سەحنەیە جنایەت پاک و کریاگەسۆ سەر لە نوێ داڕژیاگەسۆ ئێمە چۆن پەی ئەوەین کێ قاتڵە کێ لە بینچووگە کێ مجرمە ئێمە بە خوێندنەوەی تەقلبێک لە سەحنەیە جۆرم کریاگە پەی بە حقیقەت ئەوەین ئەو جۆرەی کە شەرلۆک هۆمز پێیەوات تەوەجۆ فەرمووی بیخوێن و ئامادە بن حتما من بەحسێکی ئاوا پێم خۆشە لەگەڵ ئینسانێکی ڕیسەرچەری وەکو جەنابتە کاکە محەممەد سعادەتێک بوو و مەمنون لە ئەو کەسانەی کە زەحمەتیان کێشاوە جەنابتیان ناساندووە
بەشدارێکی قەشەنگ بوو. اتفاقەن دادگای ئایندە جنابتان ئەتوانن ورتر بە حافزەیەکی من نەزانم ماندوو بوون، قرار بوو من 8 بێم من دەهاتم و ئێوە ماندوو کرد و ئێوە 11 مەشەیە تەشریفتان موردایەوە بخەفتانە، ئەمما من یەکشتم بە ئێوە سابت کرد. ئەوەی لەبیرتانە وتم مامۆستا ئەگەر باسەکە گەرم بوو لەوانەیە تاقەت بێرن. باسەکە زاهرەن پێتان خۆش بوو، حەستان پێکرد و من خۆشحاڵم کە وعدتاندا بە ئێمە کە تەشریف تێرنەوە و ئێمە بەردەوام ئەوین لەسەری. من عەرزێکم نییە لە خدمەتە ئێوە، ئێوە توانن تەشریف بوون و ئێمە بەرنامەکەمان تەواوەکەین شەو. زۆر سپاس، دەستخۆشی بۆ جەنابێت. سپاسی ئەوانە شەکەین کە تااقەتیان کرد لەگەڵمان بەشدار بوون، گوێیان لێگرتین. ئینشاءالله لە ئایندا لیقائی ترمانە بێ بە یەکگەشتی ترمان. حتما مامۆستا شەو شەوگارتان شاد، مەمنون بۆ تەشریف هاوردنتان. من دەستان خۆش بێ، زۆر سپاس. یەکێک لە یارانە ئاخێز بێزەحمەت کامێراکە بگرێت تا دەنگە من بەرزۆ بوێتەوە کەلامە ئاخر بێژم. لطفەن یەکێک داوای کامێرا بکات کە من دەنگم خاسۆ بوێتەوە. یەکێک لە یاران کە ئەتوانێت کامێرا بگرێت کاکە ئاواتە عەزیز، یارانە کوردەوار ماندوو نەبن. حزورە مامۆستا محەممەد ڕەوف حزورێکی پڕپیت و بەرەکەت بوو بۆ ئەم دادگای 26. بۆ خاتری ئەوەی سەنگومەنە دەسە ئێوەی شەفافتر کرد، کۆمەڵێ پرسیار و کۆمەڵێ مەسائلی مەترح کرد کە ئێمە وادار بووین لەسەر یا تەبدیل تەبادل نەزەر و تەبادل ڕەئی بکەین. ئەمە کۆمەک ئەکا. مامۆستا محەممەد ڕەوف پرسیارە قەشەنگێکی کرد، وتی کە جامعە نییە، ڕایگشتی معنای نییە، ئەم دادگا بوو ئەکەن. اتفاقەن ئەم دادگا ئێمە فێر ئەکا جامعە بین. ئاخێزە کوردەوارە سربەخۆ وەختی هاتە ساحەی عمومی، هەروە کە ئەڕێنت وتی ئینسانەکان ئێشێ خۆیان بێرنە ساحەی عمومی و بە شەهامەت و شجاعەتیان و عەقیدەیان ئێبرازکەن و بێڵن ئەوانەی کە ترسیاگن دەمکوت کریاگن، بەشدار نەکریاگن و پەراوێز خریاگن قسە بکەن. ئاخێزە کوردەوارە سربەخۆ دوای هۆنینەوەی مەتنە کوردی مەجالێکی دروست کرد کە بێتە تەنیشتە مردمەوە، مردم بێنە لای خۆمان بینە دەمی یەکتریوە تا جامعە دروستکەین، تا ڕای گشتی دروستکەین. دادگاهە هەڵەبجە یەکەم هەنگاوە کە ڕای گشتی دروست بوێ، کۆمەڵگا دروست بوێ. ئەوەسە هەر شەو ئینسانێکی گەورە، ئینسانێکی کوردی تەشریف دێرێ لە هەر پێگە و جێگەیەکی ئیجتماعی و لە هەر بەش و کارکترێکا کە هەست، شان ئەداتە شانە بە جامعەکردن، مردم دروستکردن و مردم بوون. ئەمە سەرەتای دروستکردنە ئەو تەمرینە سە بووینە جامعە تا بتوانین ڕای گشتیش دروستکەین، ڕای گشتی بتوانێ حکمیش بدا و ئەم حکمە بتوانێت لەلایەن ڕای گشتیوە جێبەجێ بکرێ. ئێمە ئالەگرا و لە ئەم دادگاهە بە حزورە تەمامە ئینسانەکان، ئینسانای گەورەی ئەم سەرزەمینە خەریکین کۆمەڵگا دروستەکەین، مردم دروست ئەەکەین و هەمووی جوامێرەکان بەشدار ئەوەنتیا، لە شخص ئاینی، لە مەلای ئاینی، لە دکتۆر و پرۆفسۆر تا وەزیرە سابق، تا ڕۆژنامەوان و ڕۆشنفکر، تا قارەمان و مبارز سیاسی، تا خەڵکە سڤیل لە عادیە جامعە خەریکین جامعە دروستەکەین. ئەمە تەمرینە ئێمەس بۆیە ئەمە تریبوونە مردمە و ئێمە خازعانە فروتەنانە هەروە کە لە شعرەکە وتم، لە شعرەکەی مەسلوب ئەحمەد شاملووە وەختی تەسویرە مەسیحی دروست کرد و مەسیح فروتەنی تیانە بوو غوڕور گرتی، وەلێ یەهودا ئەسخەری وتیە خائن کە خۆی حکمە مەرگی بەسەر خۆیادا بێشک و فروتەنانە خۆی بردە ئەعماق تاریکیوە. ئێمە فروتەنانە یعنی فروتنی بە معنای خاکی بوون،
بە معنایە ئەوەی کە غرورت وە لە خۆبایبوونت لە بەرامبەرە ئینسانە بەرامبەر تانیتە کنارۆ و سعیەکەی دیالۆگ و ڕەفتارە ئینسانی بکەین، نە ئەوەی کە غرور بتگرێ و لە خۆباینێک لێت دروست بێت و خەڵک نەوێنیت و خەڵک مشاورە نەکەیت و خەڵک مشارەکەت نەدەی. هێز بە خەڵک دروست ئەوێت، هێز ئەزە ئانە خەڵکە بە شەرتێ خەڵکێ مەوجود بوێت و ئەم خەڵکە ئێشەی دروسیکەین بۆمانی دروست ناکەن، نابودمان ئەکەن، لە بینمان ئەوەن دەستە بۆمان ئەکەن، هەمومان کە خۆمان بینە دەمە یەکتریوە خەڵک دروسەوێ، لە هێزە هەمومان و لە زانایی و دانایی لە وجدانمان، لە مردانگیمان، لە ژنانگیمان، لە ئینسانیەتمان ئێمە دروست ئەوین. ئێمە مەعنا پەیاکە، کەس نەیگەرەکە ئێمە بووین، حاکمیەت نەیگەرەکە، نظام سوڵتە نەیگەرەکە ئێمە یەک مەعنایی بوێت. بۆیە ئێمە ئێمەین و ئێمە حرەکەت ئەکەین لە ئێمە بوونا و لەم فەرایەندە ئەچین بەرەو دەسەڵاتە گشتی، مەعنا پەیداکردنە ئینسانە دەسەڵاتە بارە کوردی. ئەو سوالە بوو کە سوالێکی بسیار زیرەکانە بوو لەلایەنە مامۆستا محەممەد ڕەوفۆ کە بەشداری کرد و حوزورێکی مبارەکی بوو لە ئەم دادگاهە 26ە. سنگومەنە دەستان سەنگینتر بوو، نگاهتان شەفافتر و زەلالتر بوو و قدرەتە حکمدان و قزاوەتتانی بردە سەرۆ. ئەمە ساحەتە مردنە، تەمرینە بە جامعە بوونە و قەرارە بووین و جامعە بووین و مردم بووین و کۆمەلگا و بووین و ساحێوە ڕای گشتی، نە بە پرۆپاگاندا. ژیانمان، ئەقڵمان، لەشمان ژەهراوی بکەن و لە هەرچی حرەکەتە سەڕمان کەن و مەوجود نەبین ئیلا عیدێک لاغشەی فەرتوتە لە بینچووگە تاک و تەریای بێهێزە بێ ئێرادە. لای ئێوە خۆش.